زۆر باش. سپاس دەست پێکەین. بەنای خوای بەخشندە و میهرەبان، سڵاوتان لێبێ بەڕێزان، هیوادارم کە زۆر باش و سەلامەت و دڵخۆش بن هەموو کاتێ. زۆر خۆشحاڵم کە ئەم شۆ لە خزمەت ئێوەی بەڕێزە، ئێوەی کە گرنگیتان یاوە بە پەروەردی مناڵەکانتان، ئێوەی کە بە خەمخۆریەوە هاتوون بۆی کە گوێ لە ویبینارە بگرن کە بتوانن سوودی هەبێ بۆ مناڵەکانتان. زۆر سوپاستان دەکەم. بەخێر بێن، سەرچاوانمان. ئەو بابەتی کە ئێمە هەڵمان بژاردووە بۆ ئەمڕۆ بمانەوێت باسی لێوە بکەین. چۆن بتوانین مناڵێکی دەروندروست و دڵخۆش پەروەردە بکەین. هەمومان حەز دەکەین کە مناڵێکمان هەبێ دەروندروست بێت، دڵخۆش بێت. پێمان خۆشە کە مناڵێکمان هەبێ کە گوێڕایەڵ بێت. لەوانەیە زۆرێک لە ئێمە وەکو دایکان وەکو پەروەردە سڵاوتان لێبێ ئازیزەکانم، هیوادارم باش و سەلامەت بن و تەندروستیتان زۆر باش بێ. بەداخەوە پێ ئەچێت مامۆستا خەتی بڕابێت یان کێشەیەکی خەتی بۆ دروست ببێ. ئێستا بە زووترین کات هەوڵ دەدەین چارەسەری بکەین. ئازیزانم بە زووترین کات هەوڵ دەدەین چارەسەری بکەین. مامۆستا شنۆ بەخێر بیتەوە، ئەزیێت نەبێت دەست هەڵ ببڕن. مامۆستا شنۆی ئازیز دەست هەڵ ببڕن. مامۆستای بەڕێزم، ئێستا هۆستن، فەرموون ئەتوان دەستباوانەکەتان بکەنەوە. مامۆستای هەڤەر گوێتان دەنگە؟ بەڵێ مامۆستای بەڕێزمان دەنگت زۆر لای من بڕا. بەڵێ بەڵێ ئەگەر بتوانی بابەتەکە شێرکەیتەوە دەست پێ بکەی مامۆستای خۆشەویست. زۆر باشە، ئێستا شێریەکەمەوە. سایبێنن دەستەکانە خۆش بێ، زۆر باشەوە خەریکە شەیرە بێ. فەرموو مامۆستای بەڕێز. دووبارە سڵاوتان لەبێ. باسی ئەومانە کرد کە پەروەردی مناڵ چەند گرنگە و چەندە پێویستە ئێمە وەکو دایک و باوک وەکو پەروەرشیاران گرنگی بە پەروەردی مناڵەکانمان بین. لە ئێستایا هەمومان ئەزانین کە ئەم بابەتە بابەتێکە کە سەرنجی زۆرێک لە دەروونەسان و کۆمەڵاسانی لەسەرە. لەبەرەوەی ئێمەش وەکو دایک و باوک وەکو پەروەرژیار پێویستە کە بزانین چی مناڵەکەمان دڵخۆشەکە و چی دەروندروستیەکە و چی وا لە مناڵەکەمانەکە کە مناڵێکمان هەبێ دڵ ئاسوودە بێ، دڵخۆش بێ، هەز بە بوونی خۆی بکە، هەز بە تواناکانی خۆی بکە، هەز بە لێهاتووەکانی خۆی بکە. ئینشاءڵڵا ئێمە لەم شەو هەنێ بابەت لەسەر ئەم شتێکە باسمان کردو مناڵی دەروندروست و دڵخۆش باس دەکەین کە هیوادارین جێی ڕەزامەندی هەموو لایەک بێت. پەروەردە خۆمان نزانین کە ڕۆسەیەکی گشتگیرە و بەرفراوانە و زۆر بابەت لە خۆی ئەگرێت. لە 180 وڵاتانی پێشکەوتوو کە باسییان لە بواری پەروەردە کردو باسییان لەوە کردووە کە وڵاتەکەیان بەرەو پێش چووە، گرنگیان بە بواری پەروەردەیەوە. زۆرێک لە وڵاتان وەکو ئەندونیزیا و مالیزیا کە لە زۆرێک لە بوارەکانە پێشکەوتون خۆیان جەختیان لەسەرەوە کردوێتەوە کە گرنگیان زۆر بە بواری پەروەردەیەوە. کەواتە پەروەردە شتێکی زۆر گرنگە و پێویستە کە ئێمە وەکو دایک و باوک و پەروەرشیار زوومی لەسەردانین و گرنگی بە پەروەردی مناڵەکانمان بێن و وانە بێت کە وەکو خاڵێکی لاواز و بێهێست تەماشای بکەین و هیچ گرنگێکی پێنەین. هەروەکو ئیمامی عەلی ئەفەرمێت، پێمان ئەفەرمێت کە مناڵەکانتان وەکو سەردەمی خۆیان پەروەردە بکەن. کەواتە پێویستە کە دایکان و باوکان و پەروەرژیاران بە ئاگایانەوە مناڵەکانیان پەروەردە بکەن. ناکرێت تۆ مرۆڤێک لە بەردەستایە هیچ زانیاریەکە لەسەری نەبێت و هیچ نەزانیت ئەم مرۆڤە چۆن بەتەمای پەروەردەی بکەی و چۆن دروستی بکەی و چۆن ئامادەی بکەی کە بتوانێت بچێتە کۆمەڵگاوە، چۆن ئامادەی بکەی کە داهاتوویەکی گەشی هەبێت. کەواتە ئەمانە کە باسمان کرد وامان پێڵێ کە پەروەردە بە تایبەتی پەروەردەی مناڵ بابەتێکی زۆر گرنگە و زۆر جەوهەریە کە ئێمە پێویستەکە گرنگی پێبین.
حەز دەکەم لێرە باسی چیرۆکێکتان بۆ بکەم. هەمووتان خەیاڵ بکەن لە ئێستاە، ئەتوانن چاوتان دابخەن یا ئەتوانن خۆتان خەیاڵ بکەن. بەس بێ زەحمەت یەک شتم لە سەرەتاوە بیرت و پێتان بڵێم، ئەگەر ئەتوانن با وەرەق و قەڵەمێکتان لەبەر دەستا بێت و باشتری ژوایە کە ئەم شتانی کە ئێمە لێرەیە باسیەکەین مناڵەکان بە هیچ شێوازێک گوێیان لێ نەبێ، چونکە ئەم بابەتە لەسەر ئەوانە لەوانەیە هەنێک کات هەنێ وشیان گوێ لێ بێت برینداریان کە و هەستەکانیان بریندارکە یا پێی بێتاقەت ببن یا بۆ تەمەنی ئەوان نەشێک گوێ لێ بگرن. داوا لە هەمووتانەکەم ئەگەر بکرێت لە شوێنێکا بێت گونجاو بێت کە مناڵ گوێ لێ نەبێت زۆر سوپاسدانەکەم. باسی چیرۆکێکەکەین وا خەیاڵکە کە لە ماڵێکە کەسێکی تایە کە بە تەواوی هەموو جەستەی ئیفلیجە و هیچ شوێنێکی جەستەی ئیش ناکات. پەرستارێکیشی هەیە، ئەم پەرستارە ڕۆژانە ئاوی ئەیاتێ، نانی ئەیاتێ، پاکی ئەکاتەوە، قسەی لەگەڵەکە، گوفتوگۆی لەگەڵەکە، شتی بۆ گێڕێتەوە. ئەم پەرستارە بەرپرسە لە بەخێوکردنی ئەم کەسەکە لەم ماڵەیە. ڕۆژێک پەرستارەکە ئەڕواتە دەرەوە بۆ کەسە ئاڵێت کە ئەڕۆم ئیشێکم هەیە و یێمەوە جوو. دوای ئەوە کاتەکە زۆر درەنگە بێ، ئەم کەسە پێویستی بەوا بێت کە بچێت شتێ بخوا، مێشێک ئەزێتیەکە بێتاقەت ئەبێ، کەسی لێ نابێ قسەی لەگەڵا بکە، کەسی لێ نابێت بتوانێت گوفتوگۆیە بکەن بەیەکەوە، پێویستی بە خواردنە، پێویستی بە تەوالێتە، بە هەر شتێکی تر بێت کەسی لێ نییە، زۆر هەست بە بێتاقەتیەکە، هەست بە بێزاریەکە. دوای ئەوە کە پەرستارەکە یێتەوە پێی ئەڵێ تۆ لەکوێ بووی، تۆمانە ئەڵێ ئیشم هەبوو ئێستا هاتوومەتەوە. لەو کاتەیە نازانێ بێتاقەت بێ یان نیگەران بێ، ئەڵێ هیچ شتێک ڕووی نەیە، ئەڵێ نەخێر. ئەو پەرستارە دایک و باوکە و ئەو پەروەرژیارەیە و ئەو کەسەش کە ئیفلیجە لە ماڵەکە مناڵەکەیە، واتە مناڵی ئێمە بە هەموو شێوازێک پێویستی بە دایک و باوکی هەیە، بە تایبەتی کە لە تەمەنێکی بچووکا بوو بە هەموو شێوازەکان پێویستی بە دایک و باوکی هەیە و هۆگری دایک و باوکێتی، و ئەگەر دایک و باوک نەبێ ئەو مناڵە لەوانەیە لە ناو بچێت، لەوانەیە بمرێت. کەواتە پێویستەکە دایک و باوک بە هەموو شێوازێک لەگەڵ مناڵەکانیان نابن و بتوانن پێداویستەکانیان بۆ دابین بکەن. ئەگەر لێرەیە جەنابتان ئەمە ببینن، بزانین قۆناغی مناڵی چییە، مناڵ کێیە. تەمەنی مناڵی لە دایکبوونەوە واتە لە 0 بۆ 12 ساڵیە، ئەمە تەمەنێکە پێڵێن تەمەنی مناڵی، و 5 ساڵی یەکەمیش قۆناغێکە کە زۆر زۆر گرنگە و پێڵێن قۆناغی زێڕین. بۆچی؟ لەبەرەی مناڵەکە لەو تەمەنەیە هەموو شتەکان ئەبینێت و خەزنی ئەکات. تۆ لەوانەیە هیچ هەز بەوە نەکەی کە ئەم مناڵە زۆر کات ئێمە خۆمان باس دەواکەین ئەڵین لەوانەیە ئەم مناڵە هەز بە هیچ نەکا، لە هیچ شتێ ناگات، هەوە هیچ نابیستێ، کورە هیچ نابینێوانە. بەڵام وانە لەم تەمەنەیە مناڵ هەموو شتەکان خەزن ئەکا لە مێشکیە، لەوانەیە دوای چەند ساڵێک ئەم شتانە بە تۆ بڵێتەوە. کەواتە بۆیە دەروون ناسەکان 5 ساڵی یەکەمی مناڵیان بە قۆناغی زێڕین ناوبردووە، واتە قۆناغێکە کە زۆر زۆر گرنگە بۆ تەمەنی مناڵی. ئەی دەروندروستی چییە؟ ئەگەر ئێمە لێرە باسیکەین دەروندروستی مناڵ چییە؟ ئەو مناڵی کە لە ڕووی هەڵچوونیەوە واتە لە ڕووی هەستەکانیەوە، ئیتر هەستی بێتاقەتیە، هەستی دڵتەنگیە، هەستی خۆشحاڵیە، هەستی بێزاریە، لە ڕووی هەڵچوونی ڕەفتاری کۆمەڵایەتی و هزری بە شێوازێکی دروست گەشە بکات، واتە تۆ بتوانی هەموو ئەم خاڵانەی تیا بەدی بکەیت بە شێوازێک کە گەشە بکات کە ئەمیش بە پێی تەمەن، بە پێی ڕەگەز و شوێن و کات ئەگۆڕێ. واتە مناڵێکی 2 ساڵ جیاوازی هەیە لەگەڵ مناڵێکی 7 ساڵە، مناڵێکی 7 ساڵ جیاوازی هەیە لەگەڵ مناڵێکی 12 ساڵە. ئەمانە هەمووی جیاوازیە. مناڵ دوو پێداویستی هەیە بەڕێزان کە زۆر زۆر گرنگە ئێمەی دایباب و ئێمەی پەروەرشیاران زۆر گرنگی بەم دوو پێداویستیە بین. یەکەم یان پێداویستی فیزیۆلۆژیە کە هەمومان ئەزانین لە ئێستای دایک و باوکان لەم خاڵەیانان زۆر زۆر باشن و گرنگێکی زۆر زۆر بەم خاڵایەن، وەکو خواردن، خەوتن، وەکو پۆشاک، تەندروستی. تۆ ئەگەر مناڵەکە و نەخۆش بێ خەرا ئامادەی بیبی بۆ هەموو شوێنێک، بزانی کێشەکەی چییە، کێشەی جەستەیەکی چییە، ئایا قورگی بێشێ، مایدەی بێشێ، هەر شوێنێکی ئازاری هەبێت خەرا بۆ چەند دکتۆرێکی بێ بۆی چارەسەریکەی. لەلایەنی خواردنەوە خواردن باشترین خواردنی بۆ ئامادەکەی، یا جلوبەرگ. زۆر جار ئێمە
دایک و باوکە سەردانی کردوین و توێتی من لە باشترین شوێن لە باشترین شوێن و باشترین مارکە شت بۆ مناڵەکانم ئەکڕم کەواتە لەم لایەنەوە ئێمە هیچ کێشەیەکمان نییە. ئەگەر بینە سەر لایەنی دەرونی ئەو بابەتانە ئەگرێتەوە کە بابەتەکانی وەکو چی وەکو هۆگربوون وەکو پشتیوانیکردن وەکو لە باوەشگرتن وەکو ماچکردن ئایا ئێمەی دایک و باوک توانیمانە ئەم خاڵە گرنگەش کاری لەسەر بکەین و ئیشی پێ بکەین. لەوانەیە زۆر جار هەز بەوە نەکەین کە چەند گرنگە ئەم خاڵەوە چەنە بایەخی هەیە لە ژیانی هەمومانە. لەوانەیە زۆرێک ئێمە کە کار ئەکەین لەگەڵ مناڵە زۆرێک لە مناڵەکانیان سەردانمانەکەن و گلەی لە دایک و باوکیانەکەن ئەڵێن مامۆستا دایکمان یا باوکمان لە هەفتەکە شاجارێک باوەشمان پیا ناکە لە هەفتەکە شاجارێک لە ئامێزمان ناگرێت ماچێکمان لێ ناکات قسەیەکی خۆشمان پێ ناڵێت دایمە ئیهانەمانەکات دایمە سەرزەنشتمانەکات و ئەمانە وا کات کە مناڵ هەست بە بێتاقەتی بکات هەست بە بێزاری بکات هەست بە دڵتەنگی بکات. ئەمە خاڵێکە کە پێویستە کات چۆن تۆ گرنگی بەلایەنی فیزیۆلۆژی مناڵەکە دەیت و چۆن گرنگی بە خواردن و خۆراک و جلوبەرگیەی پێویستەکە زۆر گرنگی بی بەلایەنی دەرونی چونکە مناڵ زۆر هۆگری دایک و باوکێتی لەلایەنی دەرونی. ئەگەر توی دایک و باوک یا تۆی خێزانەکان پەروەرشیاران ئەمەی بۆ دابین نەکەیت ئەو کاتە ئەویش پشت ئەبەسێ بە کەسانی تر و لەوانەیە ئەو سۆز و خۆشەویستی و باوەش و لە ئامێزگرتن و سەخۆشانە و پشتیوانانە هەمووی لە دەرەوە بۆ خۆی دەستەبەر بکات و تەمینی بکات. توێژینەوەی کراوە لە سەرەتای سەدەی 20 لە ئەمریکا لە داینگەیەک ئەمە کراوە. ئەم توێژینەوەیە پێمان ئەڵێت کە پێمان ئەڵێت کە پێداویستی دەرونی چەنە گرنگە. دوو گروپیان هێنا گروپێک لە مناڵان کە گروپی یەکەم بوون گروپێکی تر گروپی دووەم بوون. گروپی یەکەم وەکو گروپی دووەم هەردووکیان خواردنیان هەبوو جلوبەرگیان هەبوو ئەو پێداویستیانەی کە پێویستیان بۆ هەمووی بۆ دابینەکرا. گروپی یەکەم هاتن ڕۆژانە جگە لەوەی کە پێداویستی خواردن و خۆراک و فیزیۆلۆژیەکەی هەمووی ئەمانە هەمووی دەستەبەرئەکرا و بۆیان جێبەجێئەکرا هاتن ڕۆژانە چەند کارمەندێکیان دانابوو کە قسەیان لەگەڵاکردن باوەشیان پیاکردن ماچیانەکردن واتە چی پێداویستی دەرونیان بۆ دابینەکردن. گروپی دووەم نەخێر هیچ گرنگیان پێ نەیان لە لایەنی دەرونیە بەڵکو هەمان لایەنی فیزیۆلۆژی بوو هەر تەنها خۆراک و خواردن و پاکردنەوە وازیان لەهێنا. دوای 40 شەو بینیان گروپی یەکەم گەشاکەن و زۆر دڵیان خۆش و زۆر ئاسوودەن بەڵام گروپی دووەم وردە لێیان ئەمرد دانەدانە ئەمردن. هاتن توێژینەوەیان کرد وتیان بزانین هۆکارەکەی چییە گروپی دووەم دانەدانە لێیان ئەمرێت. دوای ئەوە بۆیان دەرکەوت دوای شیکاری بۆیان دەرکەوت کە هەسیان کرد مێشکیان بچووک بۆتەوە هەسیان کرد جۆرە خواردنێک نەچوو بۆ ئەم مناڵانە بەڵێ ئەم مناڵانە وردە دەستیان بەمردن کرد ئەو شتشکە نەچوو بۆیان سۆز و خۆشەویستی و لە باوەشگرتن و ماچکردن و گرنگی پێدان و پشتیوانیکردنی مناڵەکان بووە. کەواتە ئەمە پێمان ئەڵێت کە لایەنی دەرونی مناڵ چەند گرنگە چۆن لایەنەکەی ترکە خواردن و خۆراک بوو و پێداویستی سەرەکی مناڵ بوو ئەم لایەنی تریش کە لایەنی دەرونی و لەوانەیە زۆرێک لە دایک و باوکان لە ئێستاە بە خاڵێکی گرنگی نەزانن خاڵێکی گرنگە و خاڵێکی وایە کە ئەتوانێت مناڵ لە مردن ڕزگار بکە و ئەتوانێت گەشەی دەرونی مناڵ وا لێ بکات کە هەست بە دڵنیایی بکات هەست بە دەروندروستی خۆی بکات هەست بە خۆشحاڵی و ئاسوودەیی بکات. بەڕێزان مۆلانا زۆر جوانەڵێ چونکە با کودک سەرۆکارەت فتات پس زەبانێ کودکی باید گوشاد. ئەڵێ کاتێک کە تۆ ئەتەوێت لەگەڵ مناڵە قسە بکەی ئەبێ بە زمانی مناڵ قسە بکەی یعنی بیتە ئاستی مناڵ. پێغمبەر دووری خوای لەسەر بێ پێمانە فەرمێت کاتێک کە لەگەڵ مناڵە قسەکەن بە سۆز و خۆشەویستیەوە قسە بکەن و خۆتان بێنە ئاستی مناڵەکە و پێویستەکە ئێمە بزانین زمانی
مناڵەکە چییە زمانی خۆشەویستی مناڵ چییە لێرەیە باسی چەند خاڵگەکەین کە ئەمانە ئەتوانن زمانی خۆشەویستی مناڵ بێ هەنێ مناڵ حەزی لا دەست لیانێت تۆ دەستێک بێنی بەسەر سەریە دەستێک بێنی بەسەر شانیە دەستێک گەهێنی بە دەستیە بە پشتیە ئەم کاتە ئەو کاتە مناڵەکە و زۆرتر هەست بە دڵنیاییەکات تۆ لەوانە هیچ قسێکیش نەکەی لەو کاتەیە بەس هەر ئەو دەستێنانە بە شانیە بە سەریە بە پشتیە هەست بە دڵنیاییە کە ئەو مناڵە هەستەکە کەسێک هەیە کە خۆشیەوێت کەسێک هەیە کە گرنگی پێەیە خاڵێکی تر هەندانە واتە تۆ هانی مناڵەکە بی بۆ هەر شتێک بێت بۆ شتی باشە بێت بۆ شتێکی بەسوود بێت بۆ تواناکانی بێت بۆ لە هاتووەکانی بێت ئەمانەوە لە مناڵەکات زۆرتر هەست بە دڵنیاییەکات زۆرتر هەست بە دڵخۆشیەکات لە باوەشگرتنە بڕێزان توێژینەوەی کراوە ئەڵێ هەموو مرۆڤێک پێویستی بەوە هەیە ڕۆژانە 12 جار باوەشی پیا بکرێت یعنی 12 جار تۆ مناڵەکە لە باوەش بگری ئەگەر 12 نەبوو 8 جار ئەڵێ ئەگەر هەر کەسیش نەبوو یعنی لە ئامێزە بگرێ یا مناڵەکە لە ئامێز بگرێ فێری بکە خۆی لە ئامێز بگرێ ئەڵێ ئەمە هەموو وزەیەکی نەرێنی لە جەستە هێنێتە دەرەوە تو هەر خۆت کاتێ هەستەکەی کە کەسێک زۆر خۆشەوێت یا هەست بە ئارامیکی دەروونەکەی هەستەکەی حەزەکەی و کەسە لە ئامێز بگری باوەشێکی پیا بکەیت ئەمەوە لە مناڵەکات کە هەست بە دڵنیایی بکات هەست بە ئارامی دەرونی بکات ماچکردنی مناڵ دیاریکردن لەگەڵ یا ماچێکی سەریەکەی ماچێکی دەموچاویەکەی لە ئامێز یەگری یاریکردنی یەکێکە لەو خاڵانەی کە زمانی خۆشەویستی مناڵە دوایتر بە تەفاسیل باسی یەکەم کە یاریکردن چەند گرنگە یاریکردنیشێکێکە لەو شتانی کە ئەتوانێت زمانی خۆشەویستی مناڵ بێت و تۆ لێرە ئەتوانی شێوازی خۆشەویستی دەربڕینی خۆت بۆ مناڵەکە بە شێوازی یاریکردن بێ پشتگیریکردن واتە تۆ پشتگیری مناڵەکە بکەی زۆر جار مناڵێک کە لە شوێنێک شەڕەکە ئەگەر دقەتی ئەوتان نابێڵە بۆ سەبا باوکم بێتەوە یا بۆ سەبا بزانە بە دایک مەڵێ یعنی هەستەکە پشتێکی هەیە هەستەکە هەست بە پشتگیریگەکە واتە کە تۆ پشتگیری و کرد پشتێک تێنەگەر ئەو مناڵە هەست بە ئەمانەکە هەست بە دڵخۆشیەکە هەست بە خۆشەویستیەکە ئەمانە چەند خاڵێک بوو کە لە زمانی خۆشەویستی مناڵەوەی و ئەتوانین ئێمە گرنگی باشی پێبین باش ئێمە ئەمانەیە مناڵەکانمان فێر ببن بەس چۆن فێر ببن ئێمە چی بکەین تاکو مناڵەکانمان ئەو شتانی کە ئێمە ئەمانەوێت یا ئەو شتانی کە ئێمە بەلامانەوە دروستە فێر ببن خاڵێک کە زۆر گرنگە چاولێکەریە واتە مناڵەکان چاولێکەریەکەن ئیتر لە دایک و باوک بێ نەنگ و باپیر بێ ئەو کەسانی کە لیانەوە نزیک بن تەلەڤیزۆن بێ ئەفلام کارتۆن بێ هەر شتێک بێ حەزیان لە چاولێکەریە بە تایبەتی مناڵ لە تەمەنی 3 ساڵی بە 7 ساڵی زۆر حەزی لە چاولێکەریە شتەکان دووبارە ئەکاتەوە تەقلید دەکاتەوە کاتە ئەگەر چاولێکەریەکە شتێکی باش بێت چەند ئەو مناڵەت چەند شتی باش و بە سوود فێر ئەبێت خاڵێکی تر یاریکردن و چیرۆکە کە ئێستا بە تەفاسی لە چینە سەری و باسییانەکەین باسیێکی ئەم ڤیدیۆیە بکەین بەیەکەوە سەرنجی ئەوە بن مناڵەکان چۆن چاو لە دایە باوکیانەکەن Dark clouds gather, fill the sky. Don't know how to talk to you, just know how to say goodbye. جوانی دیارە ئەوەی کە گەورەکان ئەیکەن مناڵەکانیش بە هەمان شێوە ئەیکەنەوە چێدرەنسی چێدرێن ئەوەی کە ئەیبینن ئەیکەنەوە یعنی مناڵ بە قسەکردن زۆر شت فێر نابێ بۆی کە ئێمە قسێکی لەگەڵا بکەین ئەو شتێ پێ بڵێن زۆر شت فێر نابێ کەواتە یەکێک لەو خاڵانی کە فێر ئەبێت چیە بەڕێزان چاولێکەریە کەواتە ئەمە یارمەتی درمانە بێت کە ئێمە جارە پێش هەموو شتێک خۆمان چاکەین هەرێکی خۆمان بین خۆمان کەسێک بین کە بتوانین بەڕاستی مرۆڤێکی تر پەروەردە بکەین واتە ئەمە گەڕێتەوە بە خۆمان کە چۆن ئیش لەگەڵ خۆمانە بکەین لەسەر خۆمان بکەین و چۆن خۆمان بناسین چۆن خاڵە بەهێزەکانمان و لاوازەکانمان چارەسەر بکەین و چی باشە بۆ پەروەردەی مناڵەکانمان بیکەین و چۆن کاتیان بۆ تەرخانکەین و چۆن بخوێنینەوە لە سەریان کە ئێمە بەتەماین مرۆڤێکی تر بخەینە ناو کۆمەڵگاوە مرۆڤێک بێ کە هەست بە دڵخۆشی بکات کە هەست بە ئاسوودەیی بکات هەست بە دڵنیایی بکات ئەمانە زۆر زۆر گرنگە خاڵێکی تر یاریکردنە بەڕێزان یاریکردن زۆر زۆر گرنگە بۆی تۆ بتەوێت شتێک فێری مناڵەکە بکەیت
یاریکردن یەکێکە لەو شتانی کە تۆ ئەتوانی بچیتە ناو دنیای مناڵەوە بە تایبەتی لە تەمەنی 3 ساڵی هەتا 7 ساڵی زۆر گرنگە کە ئێمە بتوانین لەگەڵ مناڵەکانمانە یاری بکەین و ڕۆژانە کاتێکی بۆ دانین ئەگەر نیو سەعاتیش بێ ئەگەر 10 دقەش بێ ئەگەر چارەکێکیش بێ شتەکانی بۆ دانەنین بڵین بۆ خۆی یاری ئەکات یا با لەگەڵ خوشکەکە یاری بکات یا لەگەڵ براکە یاری بکات ئەگەر تۆ ئەتەوێت بابەتێک فێری مناڵەکە وکەی یا ئەگەر شتێک هەیە کە ئەتەوێت فێری بکەیت بە هەر شێوازێک بۆ یاری ڕاوا بکە گرفتێکمان هەیە لە بابەتێکە بۆ نمونە چوون بۆ باخچە کە زۆر گرفتمان هەیە بە تایبەتی ئێمە لە قوتابخانەش گرفتی پۆلیەکەکانمان زۆرە کە ناچنە پۆلەوە دانانیشتن حەزیان لە قوتابخانە نییە یا دکتۆری دانا فێرکردنی عینوانە پەیوەندی کۆمەڵایەتی ئەمانە لەوانەیە گرفتێ بێ کە زۆرێک لە دایک و باوکان و پەروەرشیاران بەدەستیەوە بناڵێنن کە ئێمە ئەتوانین لە ڕێگای یاریکردنەوە ئەمە چارەسەر بکەین بۆ نمونە مناڵێکمان هەیە چۆ بە باخچە یەکەم ڕۆژ هاتوێتەوە بە گریان و ئیتر خۆمان نەزانین جووکە و ئەمانە وڵا ناچمە بۆ باخچە حەزم لێ نییە ناخۆشە مناڵەکان وایەن کردمانە لەو لاشۆلانە باڵکەکە تووڕە ببێ بڵێ بۆ ناچیتەوە پارەم بۆ یاویت و چۆن ناچیتەوە پاسم بۆ گرتووی کرێ تەکسی بۆیم کرێ سیارە بۆیم بە هەر حاڵ ئەمانە هەمووی ڕۆیە ئەویش دەڵێ هەر ناچمەوە ئەتوانین بە شێوازی یاری قەناعەت بە مناڵەکەمان بێنین کە بچێتەوە بە باشە یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە ئەتوانین پێ بڵێن باشە وەرە من و تۆ ڕێەکەوین یاریەکەین مناڵێک هەیە حەزی لە باخچە نییە بەڵام پەیمانی یاوە بە دایک و باوکی کە 5 ڕۆژ بڕواتەوە تاکو بزانێ باخچە چۆنە بە شێوازی یاری ئەماکی و ئەو کاتە مناڵەکە پەیمانێکی لەگەڵا بەستی پێی ئەڵێ قەناعەتی پێیەکی ئەڵێ بەست و ئەم 5 ڕۆژە بڕۆرەوە ئیتر پێویست ناکا بڕۆیتەوە ئەبینی وردە ئەو ڕۆیشتەوە بۆ باخچە وردە کە هاوڕێ پێیا کرد وردە کە زانی مامەڵەی هاوڕەکانی و مامۆستاکانی چۆنە لەگەڵیەوە باخچە شوێنێکی خۆشە ئەو کاتە خۆی دوای 2 ڕۆژ 3 ڕۆژ بیریەچێتەوە ئەڵێچمەوە بۆ باخچە ئەمە شێوازێکە شێوازێکی تر ئەتوانین پێی بڵێن وەرە ئێمە مناڵێک هەیە بۆ نمونە با لە تەمەنی خۆیان بێ چونکە لە یاریە ئەڵێ مناڵ ئەبێ یعنی قارەمانێک هەبێت لە ناو یاریەکەیان بۆ نمونە هاوتەمەنی خۆی بێت خۆی تەمەنی 7 ساڵە 5 ساڵە بێ مناڵەکە دیارێکش بڵین کەسێک هەیە ناوی فڵانە بۆ نمونە خۆی ناوی ئەحمەدە بە ئەم ناوی موبین بێ بۆ نمونە ناوی سەهەند بێ بۆ نمونە سەهەند تەمەنی 5 ساڵە پێویستەکە بچێ بۆ باخچە ئادی با بچیم زانین باخچە چۆنە ژینگەیەک دروستەکەی بە یاریەکانی خۆی مناڵدا ئەنی بەس شتەکە واش نەبێت خەیاڵی بێت باخچەکە چی لێت و بە هەمان شێواز شتدانی ئەجا ئێستا دانیشتووە لەگەڵ هاوڕێکانی ئەم پێڵێت چۆنی ئەوڵێت چۆنی ئەڵێ تۆ ناوە چیە یەکتر ئەناسن دی ئێستا مامۆستاکەیەتە ژوورەوە دی مامۆستا دروستەکە مامۆستاکەی قسەی لەگەڵاکە بەم شێوازەکە چوویتە پێشەوە لەگەڵ مناڵ و یاری و لەگەڵا کرد ئەو کاتە مناڵ زۆرتر هەز بە دڵنیاییەکە و زۆربەی گرفتەکە یاری چارەسەرەکرا و ئێستا زۆرێک لە دەروون ناسان و کۆمەڵ ناسان زۆربەی کێش و گرفتەکان چارەسەرەکەن خاڵێکی تر کە زۆر گرنگە چیرۆک خوێندنەوەیە کە ئەگەر بمانەوێت مناڵ فێر ببێت بە شێوازی چیرۆک خوێندنەوە فێریەکەی تۆ ئەتەوێت مناڵەکە و فێری بەهاکان بێ بۆ نمونە بەهای ڕازگۆیە دەستپاکیە بەڕێزبوونە بەرپرسیارەتی هاوسۆزیە هەر شتێکی ترە هاوکاریە میهرەبانیە ئەتەوێت بەهاکان فێر بێت پێویستەکە ئێمە وەکو دایک و باوک و پەروەرشیار لە ڕێگای چیرۆکەوە ئەم شتانە فێری مناڵەکانمان بکەین 2 ڕێگای ترمان باس کرد یەکەمیان چاولێکەری بوو کە خۆمانی دووەمیشیان یاریکردن بوو سێمیشیان چیرۆک خوێندنەوەیە ئەگەر بتوانین ئێمە بۆ مناڵی تەمەند 3 بۆ 7 ساڵ کە کاریگەری زۆرە یاری و چیرۆک بتوانین چیرۆک بۆ مناڵەکان بخوێنینەوە شەوانە بێت ڕۆژانە بێت هەر کاتێک بێت چیرۆکێک بێت کە ئەم مناڵە یەک قارەمانێکی تیابێ وەکو چۆن یاریەکە باسم کرد بە قارەمانێکی هەبێ ناوێکی هەبێ ئەمیش قارەمانێکی تیابێت کە ئەو حەزی لێ بکات باسی بکەین کەواتە مناڵەکانمان شتێک فێر ببن لەسەر بەهاکان
لەسەر هەر کێشەیە گرفتێک کە هەبوو ئەتوانین بە شێوازی چیرۆک ئەم کێشانە چارەسەر بکەین وەیە ئەم خاڵانەی کە وتمان بەهاکان فێری مناڵەکانمان بکەین. سوودەکانی یاریکردن و چیرۆک خوێندنەوە چییە؟ وتمان کلیلی داخڵبوونە بە دنیای مناڵەگە بینی گۆشەگیرە، مناڵەگە بینی بێتاقەتە، مناڵەگە بینی زۆر نایەتە ناو خەڵکەوە. یەکەم خاڵ کە تۆ ئەتوانی داخڵی دنیای مناڵەکە بی یاریکردنە. تەنها ئەگەر تاقیتان کرد بێتەوە بچۆرە لایەوە بەڵێ وەرە با یاری بکەین شتێک بجوڵێنە بزانە ئەو مناڵەت چۆن ئەکرێتەوە لەگەڵتا و چۆن باوەشی خۆی ئەکاتەوە بۆ تۆ. کەواتە یەکێکە لەو خاڵانەی کە ئەتوانین بڵێن کلیلی داخڵبوون بە دنیای مناڵ یاریکردن و چییە؟ چیرۆ خوێندنەوەیە. کەواتە ئێمە وەکو پەروەرشیار و دایک و باڵ هەمیشە لە بیرمان بێت مناڵەکانمان پێویستیان بەم دوو خاڵە زۆر هەیە. نەڵین کاتمان نییە بەخوامە کات زۆرە بە ئەگەر تۆ ئەتەوێت زۆرێک لە کێشە و گرفتەکانی مناڵەکە و چارەسەر ببێت و ئەگەر ئەتەوێت بچیتە ناو دنیای مناڵەکەتەوە تێی بگەیت بزانی کێشەکانی چییە بزانی گرفتەکانی چییە ئەوە پێویستە کاکە بە شێوازی یاریکردن و بە شێوازی چیرۆک خوێندنەوە داخڵی دنیابی بە تایبەتی تەمەنی 3 بۆ 7 ساڵ زۆر گرنگە بۆ ساڵەکانی تریش گرنگە بەڵام ئەم تەمەنە یەکێکە لەو تەمەنێکی کاریگەری یاریکردن و چیرۆک زۆرە. باش سوودەکانی ئەوەیە بەهێزکردنی جستەیە یعنی مناڵ کە تۆ یاریەکە جستی بەرزێ ئەجوڵێ دیێت ئەڕوات دەستیە جوڵێنە قاچێ جوڵێنێ دەموچایە جوڵێنێ دەست لەمانەیە دەست لە شتی ترەیە دەست لە شتانەیە کە لە بەردەستیەتی ئەمانە چیەکە جستی بەهێزەکە. خاڵێکی تر هەستەکانی بەهێزەکە ئەو کەسانی کە یاری ئەەکەن و یا چیرۆگە خوێندنەوە هەستیان قوڵتر ئەبێتەوە و زۆرتر ئەزمموی هەستی دڵخۆشی ئەەکەن هەستی بێتاقەتی ئەەکەن هەستی دڵاسوودێ و دڵنیایی ئەەکان هەموو هەستەکانیان ئەتوانن تاقیب بکەنەوە لە کاتی یاریکردنە. خاڵێکی تر جیرەکی کۆمەڵایەتیە واتە ئەو کەسانی کە یاری ئەەکەن و چیرۆگە خوێندنەوە زیرەکی کۆمەڵایەتیان زۆرترە بێ واتە زۆرتر ئەتوانن پەیوەندی دروستکەن لەگەڵ کەسانی تراوە لەگەڵ مناڵانە و لەگەڵ گەورەکانیشە. خاڵێکی تر ئەوەیە کە دڵخۆش و دڵ ئاسوودن هەست زۆر هەست بە دڵخۆشیەکە مناڵ یعنی یاریکردن تۆ یاری لەگەڵ بکە بزانە چەند هەست بە دڵخۆشیەکە چەند هەست بە دڵ ئاسوودەیەکە و خاڵێکی تریش تێگەیشتن لە بابەتەکانە یعنی لە بابەتەکان زۆرتر تێگە ئەو مناڵانی کە هەستێکی زۆرتر یاریان کردووە تاکو ئەو مناڵانی کە گۆشتگیرترن زۆرتر یاری ناکەن زۆرتر تێکەڵاو نابن هەستێکی کەسانێکی زیرەکن کەسانێکی بەتوانان ئەمانە ئەو خاڵانن کە زۆر گرنگە بۆ یاریکردن و چیرۆک خوێندنەوە سوودێکی زۆر باشیشی هەیە. باشە بەڕێزان ئەو شتانی کە پێویستە فێری مناڵەکانم بکەین بۆ ئەوی دەروون دروست بن چی پێویستە کە ئێمە وەکو دایک و باوک وەکو پەروەرشیار فێری مناڵەکانمان بکەین؟ خۆشەویستیە پێویستە کە ئێمە خۆشەویستی فێری مناڵەکانمان بکەین. لە بەرامبەر خۆشەویستیە چی هەیە؟ ڕق و کینە هەیە. ئەگەر تۆ مناڵەکە و فێری خۆشەویستی نەکەی مناڵەکە و فێری ڕق و کینە بێت. ئەگەر تۆ فێری خۆشەویستی نەکەیت لەگەڵ هاوڕێکانی لەگەڵ خوشک و براکانی لەگەڵ دایک و باوکیە لەگەڵ مامەستاکەیە لەگەڵ گەڕەکەکەیە لەگەڵ نیشتیمانەکەیە لەگەڵ خاک و ژینگە و هەموو شتێکە ئەو کاتە مناڵەکە ڕقی لە هەموو شتێکە بێ بەپی توێژینەوەکان زۆربەی ئەو کەسانی کە هۆگر بوون بە تلیاک و مادە هۆشبەرەکانە ئەو کەسانە بوون کە هیچ لە مناڵی و فێری خۆشەویستی نەکرابوون واتە هیچ گرنگیان پێ نەدرابوو ئەم مناڵانە خۆشەویستیان بۆ دەرنەبڕابوو خۆیان باز لەو بابەتاکەن ئەڵێن کەس ئێمەی خۆش نەویستەوە کە ئێمەش پەنامان بردۆ بەر مادەی هۆشبەر. ئەجا من حەزەکەم لێرە کەیسێکتان بۆ باس بکەم کە تابیەکم هەبوو زۆر باشی بە مامۆستاکانە کرد و زۆر هات و یعنی زۆر لە لای ئێمە ئەمایەوە دوای ئەوە شتەکە زۆر نائاسایی بوو قسەمان لەگەڵ دایکیا کرد دایکی وتی وڵڵاهی ئێمە بە باوکی گەڕێتە باوکی هیچ سۆز و خۆشەویستی نایە بەم مناڵە ئیتر ئێمەش باوکی مامبانکە قسەمان لەگەڵا کرد وتمان هۆکاری چییە ئەم مناڵەوەکە مناڵێکی پاک و بری ئەو مناڵێکی زۆر عاقڵ و ڕێک و پێکە بەڵام ئەم خاڵی هەیە وتی وڵڵاهی مامۆستا من نەزانم خۆشەویستی پێ ببەخشم هەروەیە جلوبەرگی بۆ ئەکڕم و وەکو پێشتر کە باسم کرد بێدایستی خۆراک و جلوبەرگومانی بۆ تەمین کردووە بەزوتی من نازانم چۆن خۆشەویستی دەرەبڕدرێ بۆ مناڵ من هەر دایک و باوکم فێریان نەکردوم من نازانم چۆن خۆشەویستی بۆ ئانیش دەربڕم بۆ هاوسەرەکەشم دەربڕم ئیتر وای لێ هات ینی کەیسێک بوو کە من زۆر پێ بێتاقەت بووم دەستی کرد بە گریان وتی من تا ئێستا نازانم دوو مناڵم هەیە نازانم چۆن خۆشەویستی دەربڕم
ئیتر ئەمە باس لەوە ئەکات کە ئێمە ئەبێ فێر بکرین لە مناڵی کە چۆن خۆشەویستی دەربڕین بۆ خوشک و براکانمان، بۆ دایک و باوکمان، بۆ کەسە نزیکەکانمان، بۆ مامۆستا هاوڕێ هەر کەسێکی تر بێ لەگەڵتا پێویستە کات تۆ خۆشەویستی بۆ دەربڕین. خاڵێکی تر کا پێویستەکە ئێمە فێریان بکەین قبولکردنە، واتە قبوڵی خۆی بکات ئەو شتانی کە هەیەی و قبوڵی بەرامبەرەکەشی بکات ئەو شتانی کە بەرامبەرەکەی هەیەی. هەنێک کەس هەیە قبول ناکات کە تۆ قوتابیمان هەیە مناڵە قبول ناکات هاوڕێکەی تەنانەت شتێکی جوانی پێبێت، بەڵام مامۆستا بۆ پێیەتی بێ منیش پێم بێ. قبوڵی ئەوە ناکات هاوڕێکەی نمرەیەکی بەرزتر لە ئەو بەدەست بێنێت، بەڵێ پێویست ناکات مامۆستا بۆچی ئەو نمرەی بەرزتری هێناوە لە من. ئەمە زۆر ئێستا کێشە و گرفتە لە ناو مناڵەکانە کەواتە فێری ئەوەی بکەین کە قبول کراوە. جارێ بێ خۆمان لە خۆمانەوە دەست پێ بکەین کە ئەم مناڵە بە هەموو جیاوازیە کە هەیەی لە ئێمە قبول کراوە، واتە ئێمە قبوڵی بکەین بە هەموو هاروهاجیەکانیەوە، بە هەموو ئەو ئیشانێکێکە ئێمە پێمان ناخۆشە، بە هەموو زیرەکیەکانیەوە ئاقڵیەکانی هەر شتێکی هەیە. مناڵەکان جیاوازن، هەموو شتێکیان جیاوازە، قەت هیچ کاتێک هەرگیز ناتوانین ئێمە دوو مناڵ بەیەکەوە بەراورد بکەین. خاڵێکی تر سنوورەکانە، واتە فێری سنوورەکانی بکەین، بزانێ ئەمە سنووری خۆیەتی لە سنووری خۆی دەرنەچێ، بزانێ کە چ خاڵێک گرنگە کە ئەو پێویست دەکات لەو سنوورەی خۆیان بێت فێری مناڵەکان بکرێت، واتە خۆی هەڵی بژێرێت. بۆ نمونە خۆی هەڵی بژێرێت کە ئەم جلێ لەبەرکات، کام پێڵاوە لە پێکات، ئەمڕۆ کام جامتایی بەرێت، ئەبێ فێری هەڵبژاردننی بکەیت و سنوورەکانیشی بۆ دانەی. بۆ نمونە سنووری ژووری خۆی، تاکی خۆی، ڕەفەی خۆی، ئەمە سنووری خۆیەتی. ژووری دایک و باوکی کە پێویستەکە بچێتە ژوورێکی ترەوە لە دەرگابات، سنووری گەڕک کوێیە، سنووری ماڵی خۆمان کوێیە و سنووری کۆڵانەکان کوێیە. تۆ بێ مناڵ فێری سنوورەکانکی وردەوردە لە سنوورەکانەوە ئەنجا داخڵی سنووری کەسی خۆیەبی، جەستەی خۆیەبی، کە ئەمە باسێکی زۆر دوور و درێژە. ئەتوانین ئەمەش لە چی دەست پێ بکەین؟ لە زمانی گفتوگۆوە، لە قسەکردنەوە و لە شێوازی بە شێوازی چی وتم یاری و چیرۆک ئەم شتانی فێر بکەین. خاڵێکی تر نمونەیەکی باش بۆ مناڵ ئەبێ دایک و باوک هەمیشە بگەڕێن بە دوای ئەوەی کە نمونەیەکی باش بن بۆ مناڵەکانیان، خۆیان لە خۆیانەوە دەست پێ بکەن و ئەو کەسانش کە لە دەوروبەریان و ئەو شتانش کە ئێستا مناڵ سەیریەکە بەداخەوە کە ئێستا ئەو شانی کە لە ئایپادەکانیانە هەیە یا لە موبایل و تەلەڤیزیۆن هەیە، لەوانەیە نمونەیەکی باش نەبێت. تۆ لەوانەیە خۆ بڵێ مامۆستا یا فڵان شت ئێمە لە ماڵی ئێمە باس ناکرێت یا فڵان قسەی ناشرین ناکرێت کە سێرێکی ئەم مناڵە ئەم شتی لە قوتابخانە وەرگرتووە یا ئەم شتی لە موبایلەکە وەرگرتووە یا لە تەلەڤیزیۆن و لە درامایەکە وەرگرتووە، کەواتە تۆ بێ بگەڕی نمونەی باش بۆ مناڵەکە بدۆزیتەوە. خاڵێکی تر زیرەکی کۆمەڵایەتیە کە لە ئێستاە زۆرێک لە دەروونناسان و کۆمەڵناسان لەسەر ئەم بابەتە قسە ئەکەن کە مناڵی ئێستا بە حکمی ئەوەی کە دەرچووە لەوەی کە زۆر سێری موبایل و ئایپادەکەن و ناچنە دەرەوە، ئاستی زیرەکی کۆمەڵایەتی بە تەواوی دابەزیوە، واتە مناڵ ئێمە پێویست دەکات وەکو دایک و باوک بەشداری پێ بکەین لە بۆنەکانە، بەشداری پێ بکەین لە ئەو داوەت و بۆنە کۆمەڵایەتی و ئاینیانە کە هەیە. بۆ نمونە جێژن ئەچی بۆ ماڵێک سێرێکی مناڵ هەموو خۆی شاردوێتەوە، سێرێکی مناڵ هەموو چوتە ژوورەوە. ئەبێ مناڵ پێویستەکە لەو لەسەر دایک و باوکە کە بۆ ئەوەی مناڵ دەروون دروست بێت و مناڵ گەشەیەکی باشی هەبێت فێری بکرێت ناو کۆمەڵگایە بێت، فێری ئەوە بکرێت کە بەشدار لە لای حزوری هەبێت، فێری سەلام بکردن بکرێت. ئەم شتانە پێویستەکە دایک و باوک فێری مناڵەکانی بکەن. و خاڵێکی تر چارەسەرکردنی ململانە و گرفتەکانە. مناڵ هەر گرفتێکی هەبوو، گرفتێکی فیزیکی بوو، کەلامی بوو، سۆزداری بوو، هەر گرفتێک بوو، پێویست ناکات هەموو کاتێ ئێمە گرفتەکەی بۆ چارەسەر بکەین. لە ئێستایا زۆرێک لە دەروونناسان و کۆمەڵناسان لە بابەتی کۆچین بەکارهێنن کە گوایە بژاردە ئەی بە مناڵەکە یا خۆی چەند بژاردەیەک هەڵەبژێرێ. بۆ نمونە من کێشەم هەیە لە چوون بۆ قوتابخانە، باش چەند بژاردەم هەیە، سێ چوار بژاردەدانێم، ئەم سێ چوار بژاردە کامیان باشترین بژاردەیە خۆم هەڵی ئەبژێرم. ئەبێ مناڵەکەت فێر ببێت کە خۆی بژاردەکان هەڵبژێرێت و خۆی تۆ لەگەڵ یایت پێی ئەڵێیت ئەوە نییە کە تۆ هەموو کێشەیەک بۆی چارەسەرکەی. بۆ نمونە مناڵەکە لەبەر دەرگایە شەڕێکەکە تۆ خێراڕاکێتە بەر دەرگا شەڕەکە چارەسەرکەی. پێویستە مناڵ فێری ئەوە بکرێت کە چۆن
بتوانێ گرفتەکان و ململانەکانی چارەسەر بکە. ناکرێ مناڵەکە هەر گرفتێکی هەبوو لە قوتابخانە تۆ خەراب بگەیتە قوتابخانە، ناکرێ هەر گرفتێکی هەبوو لە باخچە خەراب بگەیتە باخچە. ئێمە لەگەڵەوەی نینگە ئیهمالی بکەین، بەڵام هەنێ لە گرفتەکان هەیە پێویستەکە مناڵەکە خۆی بتوانێت لە مناڵیەوە فێری بکەیت کە چارەسەری گرفتەکان بکات بۆ ئەوەی کە گەورەتر بوو ئەو کاتە لە هەموو شتێکا پشت بە تۆ نەبەستێت و نێتە دواوە لە کێشە و گرفتەکانیە نەتوانێت هیچ کێشە و گرفتێ چارەسەر بکات. خاڵێکی ترکە پێویستە دایک و باوک فێری مناڵی بکات بەڕێوەبردننی هەڵچوونەکان و هەستەکانیەتی. واتە مناڵ پێویستەکە کە بزانێت جارێ هەستەکانی چییە، چەند هەستی هەیە. مناڵی وایە لەوانەیە هەر نەزانێت. زانێ هەستی چی، هەستی دڵخۆشی چیە، هەستی بێتاقەتی چیە، هەستی دڵتەنگی چییە، هەستی بێزاربوون چییە. جارێ تۆ دانیشی هەموو هەستەکانی بۆ باسەکەیت و ئەتوانی بە شێوازی ئیمۆجی ئێستا خۆشمان نەزانین کە هەیە، بە شێوازی ئیمۆجی ئەتوانی پێ بڵێ ئەمە چه هەستێکە، ئەوە چه هەستێکە، پێی بڵێ، پێی بناسێنی. ئەو کاتە پێشی بڵێ کە چۆن ئەتوانێم هەستانەی بەڕێوە بەرێ. پێویست ناکە کاتێک کە زۆر زۆر دڵی خۆش بوو یاڵە دەستگا بە تەقەتەق و بەلێیان و شت شکاندن و پێویست ناکە ئەو کاتانەش کە بێتاقەتە سەری خۆی بە دیوار کێشێ یا سەری خۆی بە ئەرزەکە بکێشێ، بەڵکو پێویستەکە کە تۆ پێی بڵێ ئەمانە هەستن و ئێمە پێویستەکە هەستەکانمان بەڕێوەبەرین. ئەگەر بێتاقەتین ئەچین بۆ دەرەوە هەوایەکی پاک هەڵەمشین و ئەگەر بێتاقەتین دانیشین گفتوگۆ ئەکەین بەیەکەوە. ئەگەر زۆر زۆر دڵمان خۆشە بەیەکەوە انی کۆنتڕۆڵ بکە، نەک ئەوەی کە ئەم مناڵە هەر هەستێکی هەبوو بە شێوازێکی هەڵا بەکاری بێنێ. دروستکردنی بتمانە بەخۆبوون و ڕێزگرتنی خودی ئەمەش خاڵێکی زۆر 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 زوومی پێ هاتووانی کە مناڵ هەیەی دانی پیا بدەین و ئێمە هانی بدەین، دەستخۆشی لێ بکەین، سوپاسی بکەین کە ئەو توانایی هەیە. مناڵی وا هەیە توانەکان جیازن، مناڵی وا هەیە توانای ئەوەی هەیە خۆی دائنیشێت نانی خۆی ئەخوات. مناڵی وا هەیە ناتوانێت، یعنی توانای ئەوەی نییە خۆی ئەبێ فێر بکرێت لە مناڵیە، بەڵام مناڵی وا هەیە توانای ئەوەی نییە. کەواتە ڕێزگرتن لەو توانایانی لەو لێ هاتوانەی کە مناڵ هەیەی تر هەر شتێکی هەیە خۆی دانی خۆیشوا دەستخۆشی لەکەی، خۆی توانێت جلەکانی خۆی لە بەرکات دەستخۆشی لەکەی. ئەمە توانە و لێ هاتووەکانی مناڵەکە ئەمە پێڵن چی وردە وردە ئەم مناڵە متمانە بەخۆبوونی بەرزبێتەوە. سیرێکا مەسەلەن لەم شتم هەیە دەستخۆشیم لێکە دایک و باوکم یا مامۆستاکەم دەستخۆشیم لێکە، ئەمە متمانی مناڵ بەرزەکاتەوە. ئەی ڕێزگرتنی خودی چییە؟ واتە ئەو ڕێز و احترام و ئەو ئەو ڕێز و احترام و خۆشەویستی کە خۆت هەتە بەرامبەر بە خۆت. واتە ئایا من خۆم خۆش ئەوێت، ئایا مناڵەکە خۆی خۆش ئەوێت، ڕێز لە خۆی ئەگرێت. ئەمە ڕێزگرتنی خودیە. واتە مناڵ فێری ئەو بکەین کە خۆی خۆش بوێت، دەموچای بە هەر شێوازێکە، بە هەر شێوازێ قسەکە، بە هەر شێوازی هەڵسکەوت دەکا خۆی خۆش بوێت، واتە خۆی قبول بێت. زۆر مناڵمان هەیە کە خۆی قبول نییە. کەسێک هات بۆ لە قوتابخانە مناڵێکی زۆر جوانکێلەش بوو، وتی مامۆستا من هیچ خۆم خۆش ناوێت، هەستەکەم زۆر زۆر ناشرینم، زۆر زۆر ئەسمەرم و هەستەکەم دەموچاویشم لە دەموچاوی کەسێکی ناساخەچێت. وتم بۆ، وتی وڵاهی کە خەڵک وان پێڵێ من دایک و باوکم هیچ ناڵێن، من هەستەکەم ڕاست دەگەن، من وام بۆ شێوازم. ئەمە بەڕاستی ڕێزگرتنی خودی هێنێتە خوارەوە، واتە عیزەتی نەفسە هێنێتە خوارەوە و ئەو مناڵە هەست بە عیزەتی نەفسی خۆی ناکە، واتە خۆی قبول نییە، ڕێز لە خۆی ناگرێت، خۆی خۆش ناوێت. ئێمە پێویستەکە سەرەتا خۆمان خۆش بێت و ئەم خۆشەویستیش فێری مناڵەکان بکەین. خاڵێکی تر جیاوازی بۆ چوون و بەهاکانە. پێویستەکە مناڵ بزانێت کە هەموو شتێک، هەموو قسێک هەر قسەی ئەوڕات نییە و هەموو شتێک هەر ئەو شتە نییە کە ئەو ئەیڵێت، بەڵکو جیاوازی هەیە لە بۆ چوونەکانە، جیاوازی هەیە لە بەهاکانە. پێویستەکە بە تایبەتی ئەوانەی کە لە قوتابخانەن ئەو مناڵانە جاری وا هەیە کە لێنن بۆ لای ئێمە هەر قسە مامۆستا هەر قسەکی خۆمان ڕاستە، مامۆستا هەر شتێکی ئێماڵێن ڕاستە. بە ئێمە پێویستەکە کە فێری مناڵەکانمان بکەین کە بۆچوونەکان جیاوازن و لەوانەیە تۆ بۆچوونێک هەیە بێ کەسێکی تر ئەو بۆچوونەی توی نەبێ، کەواتە ئەم بۆچوونانە زۆر جیاوازیانە. خاڵێکی تر کە لێرەیە زۆر گرنگە کە مناڵەکانمان فێر ببن و هەر لە تەمەنی مناڵیەوە هاوسۆزی و هاوڕێیەتیە. هاوسۆزی واتە چی؟ واتە خۆخستنە جێگای کەسێکی تر، واتە تۆ بتوانی مناڵەکە وا لێ بکەی کە خۆی بخاتە جێگای هاوڕێکەی. ئەگەر ئەو بێتاقەتە لەوەی کە نەیتوانی وێنەیەکی باش بکێشێت، ئەگەر ئەو نەیتوانیوە شتێکی دەستی جوان دروستکە لە باخچە یا لە قوتابخانە نەیتوانیوە نمرەیەکی باش بەدەست بێنێت، خۆی بخاتە جێی هاوڕێکەی، نەک ئەوەی کە گاڵتەی پێ بکە، ئیهانەی بکە
بێتاقەتی بکە سەرزەنشتی بکە ئەمە وا لە مناڵ ئەکات کە بتوانێت دەروون دروست بێ و بتوانێت دڵخۆش بێ کە خۆی خستە جێگای هاوڕێکی ئەمە ژوتمان بە زۆری لە چاولێکەری و لە دایک و باوکو و هەروەها بە شێوازی یاریکردن و چیرۆک ئەم بابەتانە ئەتوانین فێری مناڵەکانمان بکەین. خاڵێکی تر کە زۆر گرنگە و لە ئێستاە ئەمە گلەیی زۆرێک لە مناڵانە دانانی کاتی ئاڵتونی بۆ مناڵ. زۆرێک لە مناڵەکان بەڕێزانیەنە لای ئێمە گلەییەکان بێتاقەتی خۆیان دەرەبڕن ئەڵێن دایک و باوکمان هیچ کاتی نییە مامۆستا من هەفتەیەکە باوکم نەبینیوە دایکم بەیانی ئەڕوا شەویێتەوە هیچ نایبینم حەزەکەم کاتی هەبێ لەگەڵ مادانیشی بەیەکەوە قسە بکەین ئەمە خاڵێکە کە زۆرێک لە مناڵەکان گلەییەکەن و کەیسێکیشتان بۆ ئەگەڕمەوە کە یەکێک گولە و کەیسانی کە کاریگەریەکی زۆری لەسەر من هەبوو تابیەکم هەبوو ئێمە لە قوتابخانە ناوی ئەو مناڵانەمانە نووسی کە دایک و باوکیان نییە لای خۆمان هەستا هات بۆ لای من وتی مامۆستا توانایی منیش بنووسە منیش دایکم نییە وتم بۆ خۆت و دایکە هەیە وتا لە فۆرمەکە تاتیایەتی کە دایکە هەیە وتی مامۆستا دایکێک کە من ئەڕۆمەوە لە ماڵەوە نییە من لەژێر قەنەفەکە خۆم لێکەوێت تاکو ئەو یێتەوە دایکی کە دوایی بە هیلاکی و مادووبوونەوە یێتەوە نانێکە خاتە بەردەم و هیچ کاتی نییە هیچ کات قسەم لەگەڵ ناکە تخوا مامۆستاوە کەی دایکە تخوا مامۆستا بنووسە هەر دایکی نییە چونکە هەر دایک نییە و ئەمە زۆر بەڕاستی بێتاقەت و بێزاری کردم لەوەی کە بۆچی لە ئێستاە دایکان بە تایبەتی و باوکانیش چونکە کاری پەروەردەیی کاری دایکان و باوکانە هەچەند دایکان زۆرتر ئێستا کاری پەروەردەیی یانگرتۆتە ئەستۆ بەڵام پێویستەکە کە کاتێک بۆ مناڵدانێن ڕۆژانە نیو ساعت بێ چارەکێک بێت ئەم نیو ساعت و چارەکە بێ ئەوەی لۆمەکردنی تیاابێ بێ ئەوەی سەرزەنشکردنی تیاابێ بێ بێزارکردنی تیاابێ بێ ئەوەی تو دانیشی محاسبی مناڵەکە و بکەی لەسەر شتێک هەر دانیشم بەیەکەوە گفتوگۆکان قسەی خۆشەکان ئەو شتێک ئەو پێی خۆشە تو باسیەکەی ئەمە وا لە مناڵەکە ئەکا کە هەم متمانە بەخۆبوونی بەرزەبێتەوە هەم ڕێزگرتنی خودی بەرزەبێتەوە هەم مناڵەکە بێ هەستەکە دەروون دروستە هەستەکە دڵ ئاسوودەیە دڵخۆشە هەستەکە کەسێک هەیە گرنگی پێەیە هەستەکە ئەگەر تووشی هەر کێشە و گرفتێک بوو کەسێک هەیە کە پشتی پێ بەستێ و کەسێک هەیە کە خۆشی ئەوێ کەسێک هەیە کە کاتی هەیە بووی چونکە لە ڕاستیە زۆربەی مناڵان کە ئێستا ێنە لای ئێمە ئەو کێشە و گرفتیان هەیە کە ئاڵێن دایک و باوکمان هیچ کاتی نییە بۆ ئێمە یا سەرقاڵی ئیشکردنن یا سەرقاڵی موبایل و تەلەڤیزۆن و درامە و ئەم شتانن زۆرترین گلەیی کە ئێتە لامان بۆ دانانی کاتەکەەوە تا ئێمە پێویستەکە کاتی ئاڵتونی بۆ مناڵەکانمان داینی واتە ئەو کاتەوەکو ئاڵتون وایە کاتی ئاڵتونیش چارێکێک بۆ نیو ساعتە کە پێویستەکە ئێمە بۆ مناڵان دانین و گفتوگویان لەگەڵا بکەین و قسەیان لەگەڵا بکەین و بزین ئەو شتێک ئەوان پێیان خۆشە ئێمە لەگەڵیان ئەنجامی بین بەڕێزان ئێستا پێم خۆشە تەکنیکێکتان فێر بکەم جاری وا هەیە کە خەریکی ئیشکردنین و مەشغوڵیت و تۆ سەرقاڵی یا تەماشای موبایلەکەیت و هەر شتێکی تر بکەیت مناڵەکە زووزویەتە لات دایکە یت مەشغوڵەکە یا باوکەکە گەریشێکی هەبێ خەرا باوکە بەم شێوازەیەتە لات تەکنیکێکتان فێرەکەم کە لەگەڵ مناڵەکانە ئەنجامی بن کە پێڵەن تەکنیکی سیچرکەیی کە لەوانە هەر لە سیچرکەیە کاریگەری خۆی هەیە ئەڵێ مناڵ بۆیە واکە لەو کاتێ هەستەکە شتێک هەیە لەو گرنگتر ئیتر موبایلەکەیە تۆ سری درامایەکەی تۆ ئیشەکەی یعنی پێی خۆشتە تۆ لەو کاتەیە گرنگی بە مناڵەکە بی ئەم تەکنیکە تەکنیکی سیچرکەیی پێڵێن کە پێویستە کات تۆ لەو کاتەیە مناڵەکە بگریت و لە باوەشیگری بۆ ماوەی سی چرکە لە باوەشیەگری پێڵی کە من تۆم خۆشەوێ تۆ ئەولەویەتی ژیانی منی تۆ شتێکی گرنگی یعنی لە ژیانی منە هیچ شتێ لە تۆ گرنگتر نییە بەڵام من ئێستا کارم هەیەوە بێ کارەکەم بکەم ئەڵێ مناڵ بەو شتە هەز بە دڵنیایی و ئاسوودەییەکەوە هەستە کاتکە گرنگە لە ژیانی دایک و باوکیان ئەو هەڵە باوانی کە دەروون دروستی و دڵخۆشی مناڵ تێگەیە دوو هەڵی باو هەیە کە لە دەروون ناسیە ئێمە پێی ئەڵێن بەلاعجە هەراویەکان ئەم بەلاعجە هەراویانە زۆرن ئێمە لێرەیە ئاماژەمان بە دوو خاڵیان کردووە کە ئەم دوو خاڵە زۆر دووبارە ئەبێتەوە یەکێکیش لەوانە بەراوردکردنە کە دایکان و باوکان مناڵەکەیان بەراورد بکەن بە مناڵێکی تر بەراوردکردن لە ناو خێزان واتە کوشتن واتە تۆ گەر هاتوو کچەکەت بەراورد کرد بە کوڕەکەت یا کچەکە و بەراورد کرد بە خوشکەکەی و یا لە ناو خێزانەکە کەسێک هەبوو بەراوردی کرد بە واتە تۆ کوشتوتە یعنی تۆ هیچ وجودە نییە بوونێ نییە ئەوە نە مناڵ بەراوردکردنی پێی ناخۆشە هەر ئێستا جەنابچان کە لەم تەمەنەیان
ئەگەر کەسێک بەراوردتان کا بە کەسێکی تر چەند هەست بە دڵتەنگی ئەەکەی و چەند هەست بە بێتاقەتی ئەەکەی و چەند هەست بە بێزاریەکی و چەند هەست بەوە ئەەکەی کە ئەم بەلوعە ژەهراویە تۆ ئەگەر بەلوعەیەکی ئاساییش لەسەر سەرکرابێتەوە چەند پێی بێتاقەتی بین جا ئێستا بەلوعەیەکی ژەهراوی کە بەراوردکردنە و ئێستا ئەگەر ئێمە خەیاڵ بکەین لە ژیانی خۆمان ئەگەر کەسێک هات بێت ئێمەی بەراورد کردێت بە کەسێکی تر چەند پێی بێتاقەت بووین و چەند پێی بێزار بووین مناڵیش بە هەمان شێوە پێی بێزار و بێتاقە دەبێت و بەڕاستی دڵخۆشی تێگەیە و ئەگەر بەراورد کرد بە کەسانی دەرەوەی ناڵماڵ واتە بەراورد کرد بە خاڵۆزاکەی پورزاکەی بە هاوڕێکی بۆ نمونە تۆ دەرەجەکە و کەمە پورزاک و دەرەجەکەی بەرزترە فڵان هاوڕێ و بۆنە دەرەجەی بەرزی هێناوە ئەم بەراوردکردنە واتە سفرکردنەوە یعنی تۆ سفری هیچ نیت تۆ نەوتوانیوە هیچ بیت ئەها و چەند بەرزە کەواتە ئەمەوە لە مناڵەکات هەست بە دڵتەنگی بکات هەست بە نەبوونی خۆی بکات دوازانێ ئەم هیچ وجودی نییە و سفرە لەلایەن خێزانەکانیەوە کەواتە پێویستە کە ئێمە وەکو دایک و باوک مناڵەکانمان بەراورد نەکەین نە بە خوشک و براکانیان و نە بە هیچ کەسێک لە دەرەوەی خێزان خاڵێکی تر لۆمەکردنە واتە ئێمە لۆمەی بکەین لەسەر هەموو شتێک ئەمە بۆ واو کرد ئەمە بۆ واو نەکرد ئەوە بۆ واکەیت ئەوە بۆ واناکەیت ئەم لۆمەکردنەش مناڵ زۆر بێزار و بێتاقەت و پەستەکە ئەگەر ئێمە خۆمان بخینە جێی مناڵ تۆ هەموو ڕۆژە کەسێک بێت لۆمە بکە لەسەر ئەوەی کە جلەکانە نەخسۆدە جێ خۆی پێڵاکانە بۆ بە جوانی دانەناوە بۆ بەم شێوازە هەڵسوکەوت ناکەی بۆ شێوازە هەڵسوکەوت ناکەی و مناڵە هەستەکات تۆ دایمەیەکێک بەسەریوێتی لۆمەی ئەکات واتە هەست بەوە ناکات کە توانایەکی هەبێت هەست بە متمانە بەخۆبوون و ڕێزگرتنی خودی ناکات وردە وردە ڕێزگرتنی خودی یەتە خوارەوە هەست بە لاوازی و هەست بە کەمی خۆی ئەکات کە ئەمەش مناڵ بەڕاستی لە ناو ئەبات کەواتە ئەم هەڵەیە ئەم دوو هەڵەیە هیوادارین کە کاری لەسەر بکەین و ئەگەر ڕۆژانە ئێمە بە شێوازێک بەکاریە هێنین کە مناڵەکانمان بێزار و بێتاقە دەکە هەوڵ بین کەمیکەینەوە بەڕێزان ئەم کلیلە ئەگەر ئێمە لێرەیە ئەم کلیلە تەسەوور بکەین ئەمە کلیلێکە باشە ئەگەر ئەمە هەموو خاڵە بەهێزەکانی مناڵەکانمان بێت ئەمەش خاڵە لاوازەکانی بێت ئەمانە خاڵە بەهێزەکانی بێ ئەمە کلیلێکە ئەم کلیلە هەموو دەرگایەک ناکاتەوە بەڵکو تەنها و دەرگایە کاتەوە کە بۆی دروست کراوە مناڵیش پێویستە هەم دایکان و باوکان بە هەموو خاڵە بەهێز و لاوازەکانیەوە قبولیکەن و بزانن ئەو مناڵە بم کلیلەیە بۆ پەروەردە جوانەیە کە تۆ ئەیکەیت و کە گرنگی پێیە ئەگەر چی خاڵی لاواز و بەهێزیە بێت بەس چونکە گرنگی و پێوە ئەتوانێت ڕۆژێ لە ڕۆژان ببێتە کلیلێک کە دەرگای خۆشبەختی بۆ ژیانی خۆی و چەنەها کەسی تر بکاتەوە هیوادارم کە بابەتەکە جێی سوود و ڕەسامەندی هەموو لایەک بێت زۆر دڵخۆش بووم کە لەگەڵتان بووم هیوادارم کە سوودی هەبوو بێت ئێوەش دڵخۆش و دڵ ئاسوودە بن لەگەڵ مناڵەکانتان بەڕێزان ئەو بابەتی کە من ماوە باسیکەم لێرە ئێمە لە ئاواد ئەکادمی کۆرسێکمان ئامادە کردووە بە ناونیشانی پەیوەندی من و مناڵەکەم کە چەند بابەتێکی گرنگ لەلایەن چەند کەسانی پسپۆڕ و شارەزا لە بواری پەروەردەی مناڵ پێشکەش ئەکرێت ئەم خاڵانە چەند خاڵێکی گرنگن کە لێرەیە من ئاماژەی پێیەکەم باز لە پەروەردەی مناڵەکرێت لە قۆناغی لەدایک بوون هەتاکو 12 ساڵ و تایبەتمەندیەکانی ئەو قۆناغەواتە هەر قۆناغێک باس ئەکرێت و تایبەتمەندی ئەو قۆناغە چییە و مناڵ کێیە و ئامانجی سەرەکی پەروەردەکردنی مناڵ چییە جیاوازی لە نێوان پەروەردە و بەخێوکردن ئایا چ جیاوازیەک هەیە لە نێوان پەروەردەکردنی مناڵ و بەخێوکردنی مناڵ کێ بەرپرسی سەرەکیە لە پەروەردەی مناڵ و مناڵی دەروون دروستکێیە بۆچی گرنگە دای باب لەسەر دەروون دروستی مناڵ زانیاریان هەبێ نیشانەکانی دەروون دروستی مناڵ چییە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی دەرونی مناڵ چییە جۆرەکانی کەسێتی دای باب و خودناسی و دەروون دروستی خێزان هونەری چارەسەرکردنی گرفتەکانی مناڵ کە ئێستا زۆرێک لە دایکان و باوکان بەدەست گرفتەکانی قۆناغی مناڵی و ئەناڵێنن وەکو گرفتی کە لە ڕەقیت و ڕەبوون کەمی سەرنج و بزێوی ADHD شەڕەنگێزی ترس و شەرمنی و چەند خاڵێکی ترکە لێرە لەم کۆرسەیە باسی لێواگرێت متمانە بەخۆبوون لە قۆناغی مناڵیە چۆن دروستە بێت پاراستنی جەستەکەیەکێکە لەو خاڵە گرنگانەی کە لە ئێستایە لە زۆرێک لە کۆمەڵگەکان باسی لێوە ئەگرێت چونکە خۆمان ئەزانین کە پەروەردەی زایندەیی یەکێکە لەو بابەتانەی کە ئێستا گرنگێکی زۆری پێ ئەدرێت و مناڵەکان چۆن ئێمە بپارێزین لە
دەستدرێژی سێکسی دەرونی جستی و چۆن ئاگاداریان کەینەوە پێیان بڵین کە یاساکان چۆنن یاساکان چین چونکە چەند یاسایەک هەیە کە ئابێ لە باسی لێەوە بکرێت و متمانە بە خۆبوون لە قۆناغی مناڵی پەرەبهێدان بە مێشکی مناڵەوە زۆرێک لەو کێش و گرفتانی کە ئێستا زۆربەی دایکان و باوکان بەدەستیەوە ناڵێن ئەوەشە کە قوتابیەکان ناتوانن ئەرکەکانی قوتابخانە بەجێ بگێنن شێوازی سعیکردنیان فێر ئەکرێت لێرەیە و وایەن لێ ئەکرێت کە مناڵ بتوانێت خۆی واجبەکانی جێبەجێ بکات بەکارهێنانی شاشە کە گرفتێکی زۆری بۆ مناڵان دروست کردووە لێرە لەلایەن دکتۆر جعفەرەوە پێشکەش ئەکرێکە ئێمە چۆن بتوانین مناڵ وا لێ بکەین کە شاشەکەمتر بەکار بێنێت و پۆشتی بەسوود بەکاری بێنێ نەخۆشی ئۆتیزم کە یەکێکە لەو نەخۆشیە باوانەی کە لە ئێستا لە کۆمەڵگەی ئێمەشات زۆرە و شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەم مناڵانەیە چۆن بێ و پەروەردەی ئاینی و لە قۆناغی مناڵی و گرنگی ئاین لە پەروەردەی مناڵە چییە و خاڵی کۆتاییش کە کاک دکتۆر شێرزاد سیف لە شاری سنەوە پێشکەشمانەکە بەرگری لە نەخۆشی ئایدزە کە لە قۆناغی مناڵیە چۆنەوە چەندین بابەتی تری دەرونی و کۆمەڵایەتی و پەروەردەیی لەم کۆرسەیە پێشکەش بە بەشداربوانەکرێ هیوادارم کە ئێوەش یەکێک بن لەو بەشداربوانەی کە ئامادە بن لە ئەم کۆرسەیە بە دڵنیایە کۆرسێکی زۆر گرنگە کە بابەتی زۆر زانستی و سەردەمیانە و پەروەردەیانە پێشکەش بە بەشداربوانی خۆی ئەکات و چەندین دیاریشمان ئامادە کردووە و لە کۆتاییشە زۆر سپاس بۆ بەشداربوانی بەڕێزی ئەم ویبینارە هیوادارم کە هەموو کاتێ سەلامەت و دڵخۆش و سەرکەوتوو بن مامۆستایەڤەر بەڕێزان مامۆستایەڤەر بۆ نرخەکەی من ئەگەم لە نرخەکەی نییە ئەتوانن پەیوەندی بە مامۆستایەڤەرەوە بکەن ئەو ئاگاداری نرخەکەیەتی مامۆستایەڤەر فەرموو کێ پرسیاری هەبوو السلام عليكم عەلەیکم سەلام سەرچاوم باش مامۆستا جان سەرچاوم مامۆستاگیان سەرچاوم مامۆستا جان دەربارەی کچەکەم پرسیارێکم هەیە کچەکەم 10 ساڵە بەس یعنی زۆر تێکەڵای کەس نابیتن یعنی هەردەم ئازی لەوەیە لەگەڵ منداڵی لە خۆی بچووکتر کەمەی بکە بۆ نمونە 2 ساڵ و 3 ساڵ و حەزی لە منداڵی لە تەمەنی خۆی نییە بەڵێ لە کێکەوەیە کەی هەستە پێ کردووە یعنی لە مێژەوەی مامۆستا جان هەر لە منداڵی و چکە یعنی بەخۆشی کچیەکەم و منداڵی کەشی لە دوانە هاتووە زۆر تێکەڵاو نییە خۆتان باوکی کامتان بەو شێوازن وەڵای بابی کەمە گوێیە بەس بە خۆم نا بەس زۆر هاوڵی لەگەر دەکەم یعنی حەز لێ نییە بستەجێیان تێکەڵاوی منداڵان بی تەنانەت لە مەکتەبیش تێکەڵاوی منداڵان نابی بەڵێ خاتوونی بەڕێز ئەم مناڵە پێویستەکە جەنابتەن ئەستی زیرەکی کۆمەڵایەتی بەرزکەنەوە زۆرتر تێکەڵاوی کۆمەڵگە و زۆرتر تێکەڵای بۆنەکانی بکەن بیبن بۆ شوێنە گەشتەکان بۆ نمونە پارکە تێکەڵای بکەن لەگەڵ خزم و کەسوکارە بۆ نمونە ئەگەر مناسبەیەک هەیە بیبن لەگەڵ خۆتانە ئەمانە وە ئەکاتکە ئەم مناڵە باشتر ببێ و شێوازێکی تریش چیرۆک خوێندنەوەی چیرۆک خوێندنەوەش کاریگەری زۆرە بێت لەسەر مناڵ و هەروەها توانی سەردانی قوتابخانەکەشی بکەی ئەگەر توێژەریان هەیە لەگەڵ توێژەرەکەی قسە بکەی بۆی بتوانێت ئەویش یارمەتی دەرە بێ هاوکارە بێ ئەگەر مناسبەیەک هەیە لە ناو قوتابخانە بەشداری پێ بکەن بەڵام تا ئەتوانی مەهێڵە بەتەنیا بێت تا ئەتوانی لەگەڵ خۆتا بیبەرە دەرەوە مشارەکەی پێ بکە بیبە بۆ پارک
بەشداری پێ بکە لە بۆنەکانە فێری پەیوەندی کاریگەری بکەوە بزانە ئایا کێشەیەکی هەیە لە قسەکردنە و ئایا کێشەیەکی تری هەیە کە ئەم مناڵەوەی لە هاتووکە گۆشەگیر بێت چونکە هەنێک گۆشەگیریمان هەیە مناڵەکە خۆی حەز ئەکات و هەنێک گۆشەگیری تریشمان هەیە کە هۆکاری هەیە یعنی تۆ بێ بزانی هۆکاری ئەوە چییە کە مناڵەکە و تێکەڵاو نابێ باشە بەڕێزم عەفوا مامۆستا جان ئێستا کچەکەم لەگەڵ خۆم لە دەوام یعنی بەخۆش مامۆستامە لە گەریمە بەڵێ. حەزی لێ نییە وەسواسە زۆر وەسواس حەزی لێ نییە کەس دەستکاری شتەکانی بکا کەس دەست لە سەرسیوی بداتن زۆر دەستی دەشوات تێکەڵاوی کەس نابی یعنی نازانم بریم کو بەخۆی وەیە هاتوونی من بەڵێ ئەتوانی ئەزانی چۆنە ئەمە بێت بگەڕی بەسەر بزانی سەرچاوەکەی هۆکارەکەی چییە ئەگەر زانی و ماوەیەکی زۆرە بەم شێوازە هەیە ئەوە بۆ چوونی من پەیوەندی بە ڕاوێژکارێکەوە بکەی یا دەرووناسێکەوە بکەی زۆر باشترە چونکە ئەگەر زانی و مناڵەکە و بۆ ماوەیەکی بۆ نمونە 6 مانگە و بەم شێوازەیە یا بۆ ماوەی ساڵێکە بەم شێوازەیە ئەوە پێویستەکە کاری لەسەر بکەی هەتا درەنگ نەبووە دەستە خۆش بکە دایکێکی بە ئاگایت و ئەزانی کە ئەمە گرفتی مناڵەکەتە ئەتوانی ئیشی لەسەر بکەی و ڕاوێژ بە کەسێ بکەی کە بتوانێت یارمەتی و بە چونکە بەم شێوازە ئەگەر هەر بەردەوام بێ ئەو کاتە کاریگەریە بێت و لە قۆناغی نەوجوانیە تووشی چەنەها کێشە و گرفتی تریەکات دەستەکانت خۆش مامۆستا جان زۆر مەمنون سەرچاو کەیتر بەڵێ محەممەد السلام عليكم. عليك السلام سەرچاو تشكر. جەنابتان چۆنن والله الحمد لله صوتكم دەست خۆشی بۆ بەرنامەکەشت و زۆر زۆر مەمنونتم خۆشحاڵم کۆی گوێم لێ بوو وەڵڵاهی مامۆستای چەند پرسیارێکم هەیە دەربارەی مناڵەکەم بەڵام ئەوی لە هەمویان گرنگترە دانەیەکیانە من کوڕێکم هەیە تەمەنی 6 ساڵە پرسیاری یەکەمیان زۆر عەجیل و حەرووکە یعنی دانیشتن لە هەر شوێنێک لەگەڵ هەر کەسێکدا بنیشێ ئەم مناڵە ئەو شوێنە هەموو ئیزعاجەکات یعنی چەند مامەڵەی تونوتیش بەکارنایدم زۆر جار هەڵی محەممەد ینی زۆر بە گفتوگۆ لەگەڵێ ئەجوڵێم بەڵام سبحان الله تا گەورەتر بێت تەرکیز یعنی جوڵە و عەجولیەکەی لە ئەرترە بێت بەڕێزم هاتوونی بەڕێز پێویستەکە ئێمە بزانین مناڵەکەمان هەڵسوکەوتی چۆنە هەنێک کات مناڵ هەیە پێی ئەڵم فرەجوڵەی کە ئێمە لە کۆرسەکە بە جوانی دەستنیشانی یەکەین ئەو مناڵانە کێن کە فرەجوڵن و چۆن ئێمە مامەڵەیان لەگەڵا بکەین و چۆن چارەسەری ئەم گرفتیان بکەین ئەگەر هەستەکەی مناڵەکە و بەڕاستی مناڵێکە کە فرەجوڵەیە ناتوانێت دانیشێوەیە لە هەر شوێنەکەیە کەسەکانی دەوروبەری بێزار و بێتاقەتەکە ئەوە ئەبێ بزانی هۆکارەکەی چیە جارێ چۆن بیانی مامۆستازانی و ئەمە بۆ ماوەیەکی درێژ مناڵێکی ئەنی مەسەن بڵی سەرکی گرفتی هەبێت تۆ دانیشە لەگەڵ یا بیبینە قسەی لەگەڵا بکە پرسیاری لێ بکە ئەڵی ماشەڵڵە چە مناڵێکی عاقڵە یعنی کاتێ بکەورە گفتوگۆ لەگەڵ دانیشە زۆر عاقڵە بەڵام کاتێ بە تایبەتی عادەتەن میوانێکمان هەبێ یان کەسێ بێتە ماڵمانیان بچینە میوانی بۆ شوێنێ ئیتر ئەوەنە ماشەڵڵە ئەوەنە ئەجوڵێت و هەستەکەیژ خۆزگە هەر لە شوێنەکەی خۆم دانیشتماوە ناتمایە یعنی من لەوە بێزاریم کە مەسەڵەن کەسی تری ئیزعاجکە بەڵام لەوە بێزاریم بۆچی مامەڵەی مناڵەکە وایە ینی زۆر جار مەسەن خۆ بەشداری چەند کۆرسی ترشم کردو لەسەر ئەوە بەڵام یعنی خەریکە نەتوانم نازانم ینی خەریکە نەتوانم خەریکە ناتوانم کۆنتڕۆلی بکەم بەڵێ دایکی بەڕێز گیانەکەم ئەزانی چۆنە هەنێ مناڵ هەیە پێڵە مناڵی فرەجوڵە ئەم مناڵانە بەدەست خۆیان نییە بەڵکو هەرمۆنێکە لە مشکیانە زۆرتر دەرەدرێت و ناتوانین تۆ لەسەر ئەو فرەجوڵی سەرزەنشتی بکەی یا ئیهانەی بکەیت چونکە ئەو کاتە لایەنە دەرونیەکەشی ئەشێوێنیت بەڵکو ئەبێ دەستنیشان بەڵێ پێویستەکە ئەمە دەستنیشان بکرێت ئەگەر هەستەکەی ئەمە ماوەیەکی زۆر ئەم مناڵە و بەم شێوازێ و یاخۆیتە چونکە وای لێت دوای خۆشی هەست بە نەقسەکات و متمانە بەخۆبوونی یێتە خوارەوە ڕێزگرتنی خودیەتە خوارەوە کەواتە پێشەوەی ئەم مناڵە وای لێبێت پێویستەکات تۆ سەردانی کە کەسێکی پسپۆر بکەی لە بواری دەروونناسیە بزانی ئایا ئەم تەشخیصی ئەیات چونکە ئەمە بێت تەشخیص بدرێت ئێمە ناتوانین هەر لێرەوە هەر لە خۆمانەوە ئافرین پرسیارەکەم لەوە بۆ گوتم گوایە ئەم حاڵەتە پێویستەکە من سەردانی پێ بکەم یا هەر حاڵەتێکە بۆ مناڵ ئاساییە ئەگەر زانی و ناڵم ئەگەر زانی و ئەمە ماوەیەکی زۆرە بۆ نمونە 3 مانگ بۆ 6 مانگ بۆ ساڵێکە ئەم
بەردەوامەوە ئەم مناڵە بە هەمان شێواز مامەڵاکە پێویستەکە سەردانی کەسێکی پسپۆڵی پێ بکەیت لە بواری دەروونناسی بۆی ئەو تەشخیص بکە ئایا مناڵەکە و فرەجوڵە یا فرەجوڵە نییە. بۆی هەم تووشە هەست بە بێزارینەکەی هەم مناڵەکەش هەست بە بێزاری و بێتاقەتی نەکات. ڕاستی من زۆر خۆم ئیزعاجەکە ڕاستی بەڵام وەکو خۆم هیچ ئیزعاجەکەی خۆم پێ ناڕەحەت نییە بەڵام لەوە ناڕەحەتم کە لەگەڵ گەورە ببێت. ڕاستەکەی ئاخر ئەبێ چارەسەر بکرێت یعنی هەموو شتێک ئەگەر ئێمە هەر لە مناڵیەوە بۆ نمونە تۆ برینێک لە دەستێ برینێکی بچووکە باشە ئەگەر چارەسەرینێکی وردە وردە گەورە بێ گەورە بێت تەشە ناکە لەوانەیە هەموو دەست بگرێتەوە بەڵام ئەگەر زووتر چارەسەری بکەیت ئەتوانی زووتر بە ئەنجام بگەیت و ئیتر کێشە و گرفتێک ڕوونایەت. الحەمد دەست خۆش بێ وڵا پرسیارێکی تیش ئەگەر عەزێت نەبێت لە کۆڵان کاتیشمان کەمان 5 دقیقە کاتمانەیە فەرمی زوو پرسیارەکە بکە وڵای خۆ گەر بە کورتیش بێ مەمنونتم سپاس دەکەم تا بە کوردی پێت بڵێم تۆ لە دەرۆ کات لە کاتی یاریکردن ئوشتانی لەگەڵ مناڵ و ڕەفیقەکانیە لە کاتی عادەتەن مناڵ شەڕەکە و ئەدرێ ئەمەدا لە ئەوەدا لە ئەم لێ ئەدرێ کاردانەوەی نییە یعنی زۆر جار بینی ومە چەند جار لێیانداوە هیچ دیفاعێک لە خۆی ناکات. يعني تيتو ألين محمد بوتشي دن بو أو رفيقتي بوكو تويا كاتي أو ياي لتو توش بلا أو يعني راسي من خوب نازم ما يخون تانية دروس بلان بيموتوا وتوما أجر ليتي أنا بدل هاد بنال ما يلا كزليت بدا إجي أترسم أخدها هنا أو لم زور جار من على كزور لو بتشوك تلعب بلان بيني وما دستي لي بس كردو لي يعني بقصي خوي باورم نكردو بلان خو متابعة كردو لديرو تشنجار لي عندو هاتو تو مالو هيك كاردانوي كينية يعني دفاع لخوينا كاريك بقريانية تو بو مالو سەرزەنیشتان نەکردووە لە ماڵەوە تۆ یان بڵێن بۆ لە شەڕەکەیت و ئەی خەڵکی تر بڵێن تۆ زۆر هاریت و چونکە ئەو مناڵانەی کە فرەجوڵن لەلایەن کۆمەڵگا لەلایەن خەڵکانی ترۆ زۆر سەرزەنش دەکرێن ئەگەر خەتای ئەوانیش نەبێ ئەڵەن هە خەتای ئەو بوو ئەمە هەنێک دوای لە مناڵەکە کە تووشی ترسێک ببێت و ئەو ترسە وای لێکا کە دەست نکاتەوە چونکە بە حکمی ئەوەی کە مناڵەکە فرەجوڵەیە لەوانەیە ئەگەر خەتای ئەویش نەبوو بێت خەڵک بینە بەسەرەوە ئەمە وای لێکا کە بترسێت و نتوانێت بەو شێوازێک کە پێویستە مامەڵێکی دروستی هەبێت. وڵای خۆڕاستی بڵێم ڕەنگە وتریاوە پێی بەڵام من خۆم کەم تافرە ڕێگەم نەداوە کەسی پێ بێت لەوانەشە نەوتبێت بەس ئەگەر دەوروبەری ژوتبێتیان هەر کاریگەری لەسەر مناڵ هەیە کەواتە ئەمە ئەم مناڵە وای لێ کردووە کە خۆی بەدڵ نییە یعنی عیزەتی نەفسی نەماوە یعنی ها ڕێزگرتنی لە خۆ خۆشی نەماوە. گەورەکان ببینێ یان دایکی بێتە دەرەوە یەکسەر زۆر بەسەری خۆی کاتە ژوورە ئەڵێم دا ڕۆڵگە من ئەو ناتوانێ بدا لە تۆ مناڵی ئەو گەورەترە لە تۆ ئەو بۆی نیە دەست لە تۆ بەرزکاتەوە ژە نادایە ترسم دایکی لێمەدات ئەبێ متمانە بەخۆبوونی بەرزکەیتەوە مناڵ ئەوە متمانەی بەخۆی هەبێت کە ئەگەر ئیشێک بزانێت کە دروستە ئەبێ ئەنجامی بێت. ئەم حاڵەتی خۆم دروستە گەن پێ بڵێم کەسێک لە دەرۆ لێ دای تۆشەتوانی لێ بزانیت ئەبێ ها شوێنەکە و ژینگەکە هەڵسەنگێنیت بەس پێی بڵێ کە هیچ کەسێک بووی نییە لە کەسی تر بات ئێمە بمان نییە لە کەس بین بەس ئەگەر مناڵێک هاتوو ویستی ئازارە پێ بگەێنی پێشەوە ئاگاداریەکەیتەوە بەڵام ئەم مناڵی جەنابێ ئەبێ ئیش لەسەر ئەوە بکەی کە متمانە بەخۆبوونی بەرز کاتەوە و پێشی بڵێ ئایا لە چی کاتێکە مناڵی تر لێ یاواکە هەموو کاتێ وایە یا بۆ مناڵی خۆشتان هەروایە یا هەر بۆ مناڵی دەرەوەیە خۆمانوانێ بەس لە دەرۆ نەوەڵا بۆ خوشکەکەی خۆی یانی ڕۆژێ چەند چانی خوشکەکەی خۆیەکات ئەوە ترساوە هەستەکەم ترسانویانەوە مناڵە متمانە بەخۆبوونی لاواز بووە. دەست و خۆش بێ و سەلامەت بیا ڕەبی سپاسەکەم مەمنونتم خۆی ڕازی حافیزی بیا ڕەبی خاڵەگەڵ فەرموو جوانەخان. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. كان خوش بمام الصاجين. بازول جينا كمان كاتكات كم كتيكم هي تمني حصاروني و بالله قلت كي زور حروك وهار وهاز بو دايم دقريا درنجش في رقصة بو نزكي 8 صالبو هزو بقسكت لەگەر ئەو حاڕووکی ئەوەی یعنی بڕک تند و تیژ بووم ئەمن لەگە دوایە پەروەردەی خۆم گۆڕی کە گۆڕیم ئەمن تەبیعاتی خۆم گۆڕی ئەویش چابوو عنی فێرە قسە بوو نەرمونیام و بەڵام کەسایەتی زۆر بێهێزە زۆر کە هەر کە قسەی کەسە قسەشی لەگەر بکە دەگریێ یان ئەوەندە لەبەر منداڵەکانی دەوروبەری دەپاڕێتەوە بەس قسەی لەگەر بکەن بەس گەماین لەگە بکەن بەس بیدوێنن يعني زور زار بيم قوتي هندك زاران طورة دم درم كسايتي لاوازة زور لقري داندنيش درم والله إيشي لسبكا وانا خانجيان أما نالتن كاتمني حول صالة إسا ياري كردن وتشيروك زور أتوانا بي كاتوا قفتقوي لقلابكا كاتي ألطوني بودانيا وبتشيروك ياري كردن
ئەم شەرمنی و بێتاقەتی ئەوەی کە ئەڵێیت ئیشەڵڵا هەمووی چارەسەرەوێ بەڵام ئەوەیە کە تۆ کاتی بۆ دانیت و بە قسەکردن و گفتوگۆکردن بە تایبەتی ئێستا چونکە تەمەنی 7 ساڵە بە یاریکردن نەتوانێت و شتانە هەمووی زۆر چارەسەرەکەی بە ئاسانی يعني خەفەتەکە ئەوەیە هەندێک جا منداڵێکی 2 ساڵە يعني تەمەشا دەکەت ناوێ کەس عاجز بکە بەس هەر يعني هەموو شتە خۆی دەبەخشێ بە دەوروبەری بەس لێی رازی بن بەس گەمەی لێگە بکەن قسەی لە هیچی کەم نییە بەداخەوە بەڵێ بەداخەوە ئێمە ها لە کۆمەڵگەی ئێمە چونکەوا پەروەردەکران کە دایمە دڵی بەرامبەر ڕازیکەین و با لەبەر خاتری ئەو لەوانەیە ئەمە وای لێ کردبێت کە ئەم مناڵە هەموو شتێک با بە دەوروبەر بەس هیچ نیا بخۆی واتە خۆی قبول نییە لە ئێستاە یعنی متمانە بەخۆبوونی لاوازە ئەبێ ئیش لەسەر متمانە بەخۆبوونی بکەین باشە جوانە خانگیان بە ئەم دوانی تریش وەرگرین و ئیتر سڵاو مامۆساگیان مامۆساگیان وڵاو لێبەیەکی قسەکە عەفوو بەڵێ دایکی میلانۆم دەست و چاوەکانی خۆش بە زۆر سوپاس بۆ کێ جەنابە عەفوو ناس نازم بەڵێ بەڵێ مامۆساگیان من دوو پرسیارە زۆر سوپاس چاوەکانی خۆش بە دەستە خۆش بە لەشە ساکر وەڵام من دوو پرسیارەمێ لەسەر دوو مناڵەکەم یەکێکیانم 3 ساڵە زۆر عەسەبیە یعنی بێ هیچ شتێک تۆزێ قسەی لەگەڵا بکەی ئیتر یەکسەرەها عەسەبی ئەبێت یعنی ئەوە نییە بۆ منە بڵۆم خۆشم زۆر تونم لەگەڵ یان براکەی تونە لەگەڵ یان باوکی زۆر عەسەبیە ئەجا کە ئەو هایبینم زۆرم پێ ناخۆشە چاری ئەم چییە کە 3 ساڵە تەمەنی دەنگی مامۆساگیان سەخان گیان وڵای دەنگە واضح نییە هیچ شتێ نەگەیشتم ئەی ئێستا ئێستا باشە وتم دوو مناڵم هەیە یەکێکیانم 3 ساڵە یەکیانم 10 ساڵە پرسیارم لەسەر 3 ساڵەکەم ئەوەیە زۆر عەسەبیە تۆ زیاری لەگەڵ ئاگەی سێرەکەی پاشکەمێ بۆ منە شتەکەی لێ وەرەگری بۆ مناڵی کاتەکە تەواو بوویان با کاتی خەوتیان کاتی ئەوشتە خواردنتە تووڕە ئەبێت زۆر عەسەبی ئەبێت ئەنی براکەی تری شیوانیە دوو لە ڕووی بەڕێز و دوو لە ڕووی ئەو جەماعەتانە شەقا لە دیوارەکە شەقا لە دەرگاکە خۆی ئەیا بە عەرزەکەیە زۆرم پێ ناخۆش تەمەنی چەند ساڵە 3 ساڵە 3 ساڵە بەڵێ باش ئەزین چۆنە نازەخانە بێت دانیشی بگەڕی بۆ هۆکارەکانی زانی ئەم مناڵە جارێ بۆ هۆکارە جستەیەکانی بگەڕێ باشە بزانە هۆکاری جستی ئەگەر بزانی هۆکاری جستی هەیە ئەگەر هۆکاری جستی نەبووە بێ بگەڕی بۆ هۆکارە دەرونیەکان بزانێت چیوا لە مناڵە کردو کە ئاوا پست و بێتاقەت و تووڕە بێ ئەمە خاڵێکی تر و خاڵێکی تریش ویراسەش زۆر دەنگی هەیە و شێواز کاریگەری هەیە و لەگەڵ شێوازی پەروەردەکردنی جەنابیشتان شێوازی پەروەردەکردنیش دەوری هەیە ئایا خۆتان کاتی ئەم مناڵە ڕەتفعیلێکی هەیە عەسەبی و تووڕەن و ئایا بە شێوازێکی تووڕە جوابی وەڵامەکانی هێنەوە ئەمانەش هەمووی کاریگەری هەیە لەسەر ئەو مناڵە ئەی پرسیارێکیشم لەسەر 10 ساڵەکەم هەیە ئەویشیانم لەگەڵ هەج مناڵە یاری ئەکەبوونە 5 دقە 6 دقە سەری 7 دقە ناگاتە 10 دقە یعنی ناگونجێن ئەبێتە بەزم مای مشکلە دروستەکە ئێستا ڕاستی بێت دەری شۆم لێ مەمنوع کردووە یعنی ئەبێ من 24 ساعت لە دەرەوە لەگەڵ یان مەگەر بینێریمە دەریشەوانێ ئەمیش زۆر خەفەتی لێ خۆم نازانم یعنی ئەڵەم ڕۆڵێکیان مشکلە چیە کێشە چیە بۆ تۆ لەگەڵ کەس ناگوجی ئای لە مەکتەبیش لەناو کلاسێکی 26 کەسیە لەگەڵ یەک کەسە بۆ من ئەگوجی ئەڵێ ئەوان تر پێم مەڵێن لەگەڵمان مەبایان ئەڵە ڕەفیقاتیان مەکە ینی خۆشکێتەوە زۆر بێتاقەت دەبێت من لەگەڵ توێژەرەکەشیان قسەم کردووە ئەوانیش ئەڵە وەڵای هیچ مشکلەیەکی نییە بەس نازانین بۆ ناگونجێت ئەم مناڵانە پێیان ئەڵێن ئەو مناڵانەی کە کێشەی نەگونجانیان هەیە ینی ناگونجێن لەگەڵ ژینگە دەوروبەر خۆیان ماڵەوە ئەڵێن ئەم کەسی وا هەیە لەگەڵ هەموو شتێکا شەڕیەتی ئەمیش تقریباً وایە بەڵێ ئەبێ بزانی دانیشی بەوردی قسەی لەگەڵا بکەی هۆکارەکەی بدۆزیتەوە هۆکارەکەی چارەسەرکەی لەوانەیە بابەتێک بکە لە لای تۆ هەر باسی نەکردێ لەوانەیە ئەم مناڵە کەسێک عەزیەتی یابێ لەوانەیە ئەم مناڵە لە شتێک ترسابێ کەواتە پێش هەموو شتێکە بێ هۆکار بدۆزینەوە ئەنجا ئەتوانین ڕێگە چارەسەردانین کەواتە بە گفتوگۆ بێ بە قسە بێ کچە یا کوڕە کەواتە دانیشە قسەی لەگەڵا بکە کە تەمەنەکەشی باشە بۆ ئەوەی ئەتوانی قسەی لەگەڵا بکەیت بزان لەگەڵ تۆ پەیوەندی باشە
لەگەڵ باوکی بەس بەتەنیا بێ ئەوەی هیچ کەسێکی لێبێ دانیشە گفتوگۆ قسەی لەگەڵا بکە هۆکارەکەی بەیەکەوە بدۆزنەوە بڵێ وەرە با ئێمە هۆکارەکەی بدۆزینەوە و چارەسەرێک بۆ ئەم کێشەدانین چونکە بچێتە تەمەنی مڕاحقا ئەو کاتە کێشەکەی زۆر گەورەترە بێ نازەخان دەستەکانە خۆش باشە بە قوربان نامت بێخۆ فەرموو سڵاو لێ بێ مامۆساگیان سەرچاوم سڵاو لێ وش بێت فەرموو خاتو کۆچەر بەڕێزی مامۆساگیان وڵای پرسیارێکم بوو سەبارەت بە کوڕە 10 ساڵانەکەم بەڵێ مامۆساگیان مامەزانم ماوەیەکە وای لێ هاتووە کە دەمانەیە بڕۆین بۆ شوێنێک دەڵێ من نایە من لە ماڵەوە دەبم ینی هیچ حەز بە هیچ شوێنێک ناکەم کە دەچینە دەرەوە بۆ ڕۆژانی هەینی دوانی ڕۆکە دەڕۆنێ دەرەوە ئەو دەڵێ باخێرا بڕینەوە ماڵەوە ینی زۆر خوی بە تەلەڤیزیۆنەوە بکە 24 ساعتە حەزەکە و تەلەڤیزیۆن پێ و لەو کەناڵە بۆ کەناڵە ینی کەناڵی کارتۆنی منداڵانی زیاتر سەیر دەکات ئەو مناڵانە تووشی هۆگربوون بوون ئیتر هۆگربوون بە شتێکەوە وایان لێ کات کە نەتوانن ها ماڵەوە بەجێ بێڵن گوێ لێمە خاتونگیان بەڵێ مامۆساگیان تووشی هۆگربوون بوون ئەم مناڵانە هۆگرە بن ئیتری مناڵی وا هەیە هۆگرە بە ئایپادەکەیەوە وا هەیە بە تەلەڤیزیۆنەوەی وا هەیە بۆ نمونە حیوانێکی ماڵی هەیە هۆگرە بەوە لەبەرەوە پەیوەندی کۆمەڵایەتەکانیان وردە وردە لاوازە بێ بۆ لە دەرەوەی بۆ دەست نایەت لە ماڵەوەی بۆ بەدەستێت کەواتە پێویستەکە دایک و باوک یا پەرۆشیاران چی بکەن ئەم مناڵە فێری یاساکانی بکەن یاسای ماڵۆ چییە خۆ ناکرێت و ئەگەر لە ماڵی شەوە 24 ساعت سێری تەلەڤیزیۆنکەی ئەم ماڵە یاسایەکی هەیە بەداخەوە زۆربەی دایکان و باوکان ئاگیان لە یاساکان نییە لە ماڵەوە بۆ مناڵەکان و مناڵەکانیش خۆ نازانێ یاسا چیە سەرپێکی یاساکە بەخۆی یاسادانێ کەواتە پێویستەکە تۆ یاسایەکی بۆ دانێ یاسای ماڵی ئێمە ئەوەیە کە تۆ ساعتە یا 2 ساعت سێری تەلەڤیزیۆنەکەی بە بەردەوامی تەلەڤیزیۆن هەڵکرابێ چونکە وردە وردە ئێستا تەمەنی 10 ساڵە کە چووە تەمەنی هەرزەکاری ئەو کاتە هۆگریشتی تر ئەبێت و لەوانەیە هەر جوابی شێنێتەوە و ئەو کاتە تۆ پێشڵی با بچینە دەرەوە بە زۆریش ببین نایێت کاتە پێشەوەی گەیشتە تەمەنی نەوجەوانی دوای 12 ساڵ لەگەڵا بکەیت و یاسایەکی بۆ دانیت بڵێ یاساکە هەر ئەمەیە چونکە زۆرێک لە مناڵان ئێستا وایان لە هاتووە بە حکمیەوەی کە لە دەرەوە لەوانەیە ئەیپاد نەبێت لەوانەیە خەتی ئەنتەرنێت نەبێ حەزیان هەر لە ماڵەوەیە لەسەر تەلەڤیزیۆن و ئایپاد و پلەیستیشن و ئەکسبۆکس و ئەم یاریانە بەڵێ مامۆساگیان دەستەکان خۆش بێ زۆر سپاس سەرچاوم لە خزمەتتانە ڕێزان و دیارە کەس پرسیاری نییە زۆر سپاس بۆ هەمووتان لە شتان ساغ بێ زۆر خۆش حاڵ بووم کە لەگەڵتانە بووم ئەمشۆ یادارم کە هەموو کاتێ هەر سەرکەوتوو و دڵخۆش بن مامۆستای ڤارگیان ئەگەر لێرەی من هیچ پرسیارێکم نییە بزانم کەسیش پرسیاری نەماوە من پرسیارێکم نییە و لە شتان ساغ بێت و زۆر خۆشحاڵ بووم دووبارە و خوا ئاگادارتان بێ خوا پشت و پەناتان بێ هەموو کاتێ خواتان لەدەڵ سپاس بۆ ئێوەش خواتان لەگەڵ